بەناوی خوای بەخشندەی میهرەبان، جوانترین سڵاوتان لێبێت بینەرە ئازیز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام بەرنامەی میهری ڕەمەزان. خۆمان بە خۆشحاڵەزانین خوای پەروەردگار دەرفەتی پێبەخشین، شەوێکی دیکە بە هەگبەیەکی پڕ لە بڕگە و بابەت و میوان لە شەوە پیرۆزەکانی کۆتایی مانگی ڕەمەزان بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست لەگەڵ کاکە دانیار هاوکارم ئینشاءڵڵا ئەم شەو ئەم بەرنامەیە لە خزمەت ئێوەیە پێشکەشەکەین. دەستخۆشەکدا سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت بینەرانی عزیز، تاعات و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بێت ئینشاءڵڵا. ئەم شەویش کۆمەڵێک زانیاری و بابەتی نوێمان بۆ ئامادەکردوون، دەخوازین کە سەرجەمیان جێگی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. ئازان لە یەکێک لە بابەتەکانی ئەم شەوماندا باز لە سوودە تەندروستیەکانی شەو نوێژ دەکەین. دەزانین کە شەو نوێژ و نوێژکردن کۆمەڵێک سوودی تەندروستی هەیە، کۆمەڵێک جۆرە جوڵە و وەرزشێکی تێدایە بزانین ئەو جۆرە وەرزش و جوڵەیە تا چەند سوودی دەبێت بۆ جەستەمان و تا چەند دەبێتەوەی ئەوەی کە خوێن لە جەستەدا گۆڕانکارێکی بەسەردابێت کە زۆرێک لە پزیشکەکان باسی لێوە دەکەن. لەو بارەیەوە دکتۆرێکمان دەبێت کە گفتوگۆ لەو بارەیەوە دەکەین و لەگەڵیشیدا وەکو شەوانی ڕابردوو بڕگەی ئەوینی قەدرمان دەبێت کە بڕگەیەکی عیرفانی و هونەری ئیسلامیە ئینشاءڵڵا کە بەدڵی هەموو لایەکتان دەبێت. دەخوازین کە بینەرمان بن تا کۆتایی بۆی کە سوودمەند بن لە تەواوی بڕگە و بابەتەکانە. هەروەها چەند ڤیدیۆک و بڕگەیەکی دیکە و هەوڵەدەین لەگەڵ بەشێک لە پەیامنەرانمان لە شار و شارۆچکەکانیش قسە بکەین و وەریان بگرین بزانین چی دەگوزارێت. سەرەتا وەک هەمیشە دەچینە لای بڕگەی یەکەمی بەرنامەکەمان کە پرسیارەکانی ئێمەیە و پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوە وەرەگرین. بەڵازان دەچینە لای یەکەمین پەیوەندیمان خاتو شادی محەممەد لە پیرەمەگرون. خاتو شادی سڵاوی خوا لێبێت. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باشم براکانم. سەرچاوەکانم خاتو شادی. باشانم دەستخۆشی بەرنامەکەشان بێت. زۆر سپاس. زۆر سپاس خاتو شادی. با پرسیارەکەت بۆ بخوێنمەوە. پرسیاری ئەم شۆمان وشەی قورئان چەند جار لە قورئانی پیرۆزدا هاتووە؟ واتە وشەی قورئان، خودی قورئان ناوەکەی چەند جار لە قورئانی پیرۆزدا هاتووە؟ پێما بێ پرسیارەکەیان گۆڕیەوە برادران لە کۆنتترۆڵەوە. پرسیارێکی دیکەی کە لەسەر شاشە ئێستا پیشان دەدرێت. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا سوێندی بە ژیانی کێ خواردووە؟ والله یەکەم جارمە پەیوەندێکم، یعنی چەند شەو هەوڵم داوە بەس ئەگەر بتوانم یارمەتیم بدەن. تۆ شتێک بڵێ، ئێمە بەم شەوی قەدرە هەر هاوکاری دەکەین، دڵنیا بە. سوێنی خوای گەورە سوێنی بە ژیانی کەسێک خواردووە. چۆن؟ ناوی پێغەمبەرێکەوە کەسێکی خوای گەورە سوێندی پێ خواردووە. شادی خان تۆزێک پەلە بکە بە ئەو هاوڕێیانی تریش وەربگرین. با محەممەد دەمبی گۆڕم مەی گۆڕە خوا لەگەڵ بێچینە کفری کاک دانیار. نەرمین ئەحمەد وەرەگرین لە کفریەوە. نەرمین خان سڵاوی خوارد لێبێت، نوێژ و ڕۆژ و تاعات قبول بێ. داوا لە بەڕێست و لە هەموو ئەو خۆشەویستانەکەین کە تەلەفۆنەکەن تکایە سەوت بەرزکەنەوە بۆی ئێمە بە جوانی حاڵی ببین و گوێمان لێبێ. فەرموو نەرمین خان سڵاوی خوارد لێبێ. عليكم السلام. سڵاوی گەرمیشم هەیە بۆ ئێوەی بەڕێز. زۆر سپاس دەکەین. وڵی یەکەم جار وەکو وەڵامەکە وتم لەوەیە سوێندەکە بۆ بە کات بێ. ڕەئی خۆم بە کاتیش خوای گەورە سوێندی خواردووە، بەڵام ئەم جارە بە ژیانی کەسێک سوێن دەخوات. ژیانی کەسێک بێ لەوە یعنی دوو دڵبیم زیاتر هەر بە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لێبێ مەبەستە ئەوە. بەڵێ دەستخۆش خوارد لەگەڵ بە یاخوا. خاتو سومەیە جوبراین لە ئاکرێ. سڵاوی خوا لەبێ خاتو سومەیە. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. بۆ وەڵامی پرسیارەکەتان بە محەممەد بن. دەستخۆش سواس ئاو بە کورتی و پوختی زۆر سپاس دەکەین. پەیوەندێکی تر؟
لا هەولێرە و منا ئەحمەد وەرەگرین. مناخان سڵاوی خوارد لەبێ. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. ئاگاداری پرسیارەکەیت؟ والله أولي فضل القرآن تنزل القرآن يعني بەڵە بەڵە بڵە خی گەور لە قورآانی پیرۆزە سوێندی بە ژیانی چ کەسایەتیەکیا چ پێغەمبەرێک خواردووە؟ أو كتارة أنغوري أو يدلي وشي قرآن بەڵێ أو كتارة كدلي وشي قرآن تنزل. دادەجان پرسیارەکە لەسەر شاشە هەیە خوشکی من. خی گەورە لە قورآانی پیرۆزدا سوێندی بە ژیانی چ پێغەمبەرێک خواردووە؟ بس أجر كتارة وقت تمام كنت أنت أوام زاني كتارة كأوي. من تێ ناگەم نازانم سەوتت کزە و ئەگە وەڵامی پرسیارەمان بێتەوە سپاس دەکەم. پێغەمبەرێک خواردووە؟ ئەو وەڵامت بۆ جێگیر بکەین؟ کامە؟ نازانم مەڵێ سوێندی بە پێغەمبەر چ پێغەمبەرێک؟ والله نازانم. زۆر سپاس بۆ مناخان. ئێمە لەبەرەوەی ئەمانێ زۆرترین پەیوەندی وەرگرین تکایە بە خێرایی وەڵاممان بنووسین چێکەمان لەگەڵایە. خاتو ئایا نادرمان لەگەڵا لە کەرک و سڵاوی خوا لەبێ خاتو ئایا؟ الو خاتو ئایا سڵاوی خوا لەبێ. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. دەستخۆشی بەرنامەکەتان لێکم برا. زۆر سپاس دادەکەی من. دا محەممەد صلی الله علیه وسلم بێ. دەست خۆش خال لەگەڵ بێ ئەخوا. والله چێمان لەگەڵایە؟ چێمان لەگەڵایە؟ پرسیارەکە دووبارە دەخوێنینەوە. خی گەورە لە قورآانی پیرۆزدا سوێندی بە ژیانی کێ خواردووە؟ بەڵێ چینە ئاکرێ ئاسانکاریشمان کردو کە یەکێک لە پێغەمبەرەکانە سەلامی خۆیان لەسەر بێت. ئەچینە ئاکرێت دنیا وەرەگرین. دنیا خان سڵاوی خوا لەبێ. سپاس دەکەین سەلامت بی. بۆ وەڵامی پرسیارەکەتان محەممەد دەست خۆش بێ خوال لەگەڵ بێ ئەخوا. بەڵێ شوێنێ شەهلا شێخە لە چەمچەماڵ. خاتو شەهلا لە سەنگەستەر سڵاوی خوا لەبێ خاتو شەهلا. سڵاوی خوای گەورە لێوی گەڕێزی بێ. زۆر سپاس. دەستخۆشی بەرنامەتان لێ دەکەم. زۆر سپاس. وەڵامی پرسیارەکە دەزانیت خاتو شەهلا؟ بەڵێ وا بزانم لە ژیانی پێغەمبەری خوای بوەستە بەڵێ. محەممەد درودی خوای لێبێت. بەڵێ دەست خۆش خوال لەگەڵ بێ ئەخوا. ئایندە شەهاب لە سلێمانی. ئایندە خان سڵاوی خوال لێبێ. زۆر سپاس. وەڵامی پرسیارەکە ئێمەت لایە؟ بەڵێ دا پێغەمبەر محەممەد با پێغەمبەر محەممەد بێت درودی خوای لێبێت. دەست خۆش خوال لەگەڵ بێ ئەخوا. بەڵێ؟ دەیتمەتوانێت بەزاریات؟ با فەرمێت. ناوی چیە بەس لەگە ناوەکەیمان پێ بڵیت؟ ئایندە ناوی دایکت؟ السلام عليكم. عليك السلام ورحمة الله. بەڕێزەکان دەستخۆشی و بەدامەزوانتان لێکەم. زۆر سپاس دایگە. ڕازمێ بۆ کارە کارمەندانی تەلەڤیزیۆنی کۆماڵ. زۆر سپاس بەناوی ئەویشان. بۆ پرسیارەکەش محەممەد بێ سەلام عەلەیکم. زۆر باشە بەس ناوی دوانیت ئەگەر بڵیت؟ پەروین حوسێن برا بەڕێزەکەم. جان؟ پەروین حوسێن. خاتوو پەروین حوسێن زۆر باش. زۆر باشە. ئەچینە دهۆک خاتوو دڵدارمان لەگەڵایە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. زۆر سپاس چۆنن برای نەباشین؟ سەرچاوان سەرچاوان. سەلامەت دنیا خوا. وەڵامی پرسیارەکە دەزانیت؟ بەڵێ بە محەممەد ئیسلااو لەسەر بێ. دەست خۆش. زۆر سپاس خوا لەگەڵ بێ. دەست خۆش خوال لەگەڵ بێ ئەخوا. ئەگەر ئاوا بە سەریعی وەریانی زۆرترین پەیوەندی دەتوانێت وەرگرت. ئەتوانێت هێشتاری بکات. خاتوو بەناز جەمال لە کفری دوایی پەیوەندی وەردەگرین. خاتوو بەناز سڵاوی خوا لێبێ. سڵاوی خوای لە ئێوەش بێدات. زۆر سپاس. دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم. زۆر سپاس خاتوو بەناز. سپاس. وڵامی پرسیارەکە دەزانیت؟ با محەممەد بە محەممەد بێ. زۆر باشە وەڵامت بۆ جێگیر دەکەین. بەڵە بەڕێزان پرسیارەکەمان خی گەورە لە قورآانی پیرۆزە سوێندی بە ژیانی کێ خواردووە. ئەو پرسیارەکەمان بوو بۆ ئەم بڕگەیە ژمارێک پەیوەندیمان وەرگرت.
بێگومان لە داهاتووە وەڵامی ڕاست یان با بڵین ئەوانەی کە وەڵامەکانیان ڕاست بوو ئاشکرایانەکەین ئێستا کۆتاییمان هێنا بم بڕگەیە بم بەشەکە پەیوەندی تەلەفۆنی تیاوەرەکەین. بەڵازان لە بابەتی یەکەمی ئەم شەوماندا باز لە سوودە تەندروستیەکانی شەو نوێژ بە تایبەتی و بەگشتی باز لە سوودە تەندروستیەکانی نوێژ دەکەین کە موسڵمانان ڕۆژانە 5 فەرزە نوێژ ئەنجام دەدەن کە ئەمانە لەگەڵیشیدا کە عیبادەتێکە و فەرمانێکی خی گەورەی جێبەجێ دەکەین لەگەڵیشیدا کۆمەڵێک سوودی تەندروستی هەیە بزانین ئەو سوودە تەندروستیانە چین کە لە نوێژدا ئەنجام دەدرێت کە چەندین جوڵەی جیاوازی تێدایە کە زۆرێک لە پزیشکان و پرۆفیسۆران لە بواری جستەی مرۆڤدا باس لەوە دەکەن کە نوێشکردن لەبەرەوەی کە کۆمەڵێک جوڵی تێدایەوە ڕۆژانە چەندین جار دووبارە دەکرێتەوە چەند سوودێکی دەبێت بۆ جستەی مرۆڤ. گفتوگۆ لەو بارە دەکەین لەگەڵ دکتۆر نەجات زەنگەنە کە لە کەرکووکەوە میوانی بەرنمەکەمان ئەگەر ئامادە بێت کاک دکتۆر سڵای خوا لەبێت سپاس کام دەرفەتت بێمە بەخشی. بەڵێ وەک کاکە دانیار ئاماژەی پێکرد تەوەرەی سەرەکی ئەم شەومان کە میوانمان بۆ ئامادە کردو باز لە سوودە تەندروستیەکانی شەو نوێژەکەین بۆ ئەو بڕگەیەش بۆ ئەو بابەتەش دکتۆرێکی زۆر بەڕێز شارەزا پسپۆر لە شاری کەرکووکەوە میوانداریمان کردو بە خۆشحاڵیەوە میواندارێکی قوبول کردوین ئەوش بەڕێز دکتۆر نەجات زەنگەنەیە کە لەسەر ئەو بابەتە قساکەین لەسەر توێژینەوەی هەیە لە ئیعجازی زانستی قورئان و فەرمودەدا ئەگەر هاوکارانم ئاماژەی پێ بکەن و دکتۆر حازر بێتوانی بێتیان لەگەڵ یا پەیوەندیە وێنەی و دەنگەکە حازرکەن ئێمە دەسەکەین بۆ بڕگەی خۆمان. زۆر باش ئەوەی کە زانایان باسی لێوە دەکەن سوودە تەندروستیەکانی نوێژ کە لە هەر بڕگەیەکدا سوودێکی دەبێت لە هەر چەمانەوەیەکدا لە سوژدەبردن لە ڕکوع کۆمەڵێک لەو جوڵانە سوودی دەبێت زانی ئەو سوودانە چین کە لەگەڵ دکتۆرەکە لەگەڵ پزیشکی کە میوانە لە کەرکووکە و گفتوگوی لەو بارەوە دەکەین پێش ئەوی کامیوانەکەمان تاوکو ئامادە دەبێت پێم وابێت گرفتێکی دەنگی هەیە بەتر ئامادە دەبێت و دەچینە لای بڕگێکمانەیە زانیاری لەسەر شەوانی قەدرە چینە لای ئەو بڕگێ و دێنەوە لە زۆر باش. بەڕێزان دووبارە سڵاوی خواتان لێبێت دیارە هاوکارانمان لە ژووری کۆنتترۆل لە هەوڵدان لەگەڵ دکتۆری بەڕێز لە نووسنگەکانمان لە شاری کەرکووکەوە ئەو پەیوەندیە دروست بکەن کە دەمانەوێت لە خزمەتیا باز لە سوودە تەندروستیەکانی شەو نوێژ بکەین. دکتۆر شارەزایەکی تەواوەتی هەیە لە بوارەکەی خۆیان و توێژینەوەی هەیە لەسەر ئیعجازی زانستی لە قورئان و فەرمودەدا لەو بوارەیە بۆیە ئێمە دەمانوێت ئەم شەو لە بەرنامەی میهری ڕەمەزان لە کەرکووکەوە میوانداری زۆر بەڕێز دکتۆر نەجات زەنگەنە بکەین هەر کاتێک پەیوەندەکەی ئێمە لەگەڵ بەڕێزیان ئامادە بوو ئاماژاکەن کە ئامادە بوو کاکە دانیار. بەڵێ کاک دکتۆر سڵای خوا لێبێ سپاس کەم دەرفەتت بێمە بەخشی. عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. سەرچاوم برای زۆر سپاس کاک دکتۆر دەمانەوێت باس لەو سوودە تەندروستیانەمان بۆ بکەی کە
لە نوێژدا هەیە بەرامبەر بە جەستا سوودی لێ دەبینینە و سوودانە چین کە بۆهۆی نوێژەوە مرۆڤ دەستی دەکەوێت. بەڵێ بەهۆی نوێژەوە وەکو شێوەیەکی گشتی نوێژ سوودی زۆر زۆری هەیە، حرەکاتی نوێژ خۆی، کاتی نوێژ خۆی، خوێندنی قورئانەکە لە نوێژا، بەڵام وەکو تایبەتمەندی ئەم دەشەوەی ئەخیرە کە باسی بکەین شەو نوێژەکەی زیاتر لە نوێژێکی تەبیعی. طبعاً وەکو نوێژ وتمان وەکو کاتەکانی نوێژ خۆی نوێژی بەیانیە، نوێژی نیوەڕۆیە، نوێژی عەسرە، مەغریبە، عیشا، هەر کاتێک لەگەڵ هۆرمۆنەکانی گیانە ڕێکەوتووە شتێکی زۆر زۆری لەسەرەوە کە باس بکەین، بەڵام وەکو تایبەتمەندی ئەم ڕۆوتمان باسی شەو نوێژ بکەین چونکە لە دەشەوەکەی ئەخیران ئەگەر دەرفەت بن. شەو نوێژ کاتی تایبەتی خۆی هەیە، هەر یەکێ لە گرنگەکانی شەو نوێژ ئەوەیە کە بەشێ لە خەوت ئەبڕێ، بەشێ لە خەو ئەبڕێ. خەو خۆی دوسێ زنجیرەیە لەسەر یەکە، هەر زنجیرێک شێک دوو هەنگاوە، هەر زنجیرێک دوو هەنگاوە، هەنگاوی یەکەم هەنگاوی دووەم. هەنگاوی دووەمیان کە پێوترە ڕەپد ئای موڤمنت هەنگاوێکی زۆر زۆر خەتەرە، بەڵام ئەگە بۆ ماوەیەکی کەم بێ زۆر زۆر گرینگە. لە زنجیرەی یەکەمە با بڵێن ئەگەرێکێک بخەوێ دەور نزگەی سەعاتێ تا سەعات و نیوێک بخەوێ ئەچێتە هەرێشتا لە هەنگاوی یەکەمایە، ئەو کاتە کێشەی نییە کە چوە 5 دقەی دوای سەعات و نیوەکە ئەو 5 دقەیە هەنگاوی دووەمی زنجیرەی یەکەمە شتێکی زۆر زۆر گرینگە. بۆ 5 دقە تەمان پستی خوێن بەرزەبێتەوە، شەکر بەرزەبێتەوە، ئیشی مێشک زۆر زۆر زیادەکات، چەند هۆرمۆنێک لە جیانە زیادەکە وەکو هۆرمۆنی کۆرتیزۆن، وەکو هۆرمۆنی گەشە لە گەنج و مناڵە زۆر زۆر گرینگە، بەڵام بۆ ماوەی 5 دقە شتێکی گرینگە و هیچ زەرری نییە. ئەگەریش ئەو کەسە هەر لەسەر خەومایەوە هەر خەوت بوو چوو بۆ زنجیرەی دووەم، زنجیرەی دووەمی خەو کە هەنگاوی یەکەمیش وەکو نزگەی 3 سەعاتێکی پێچێ هیچ کێشەی نییە، بەڵام کە چووە هەنگاوی دووەمی زنجیرەی دووەمەوە وەکو یەکەم جار کە باسمان کرد پستی خوێن بەرزەبێتەوە، شەکر بەرزەبێتەوە، خوێن بۆ گورچی لە ناڕوا، خوێن بۆ جگەر ناڕوا، وا بڵێن فقەتەن گورچی لە ڕاوەسێ عەجزە بێ، ئەگەر لە 5 دقە زۆر 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 خەتەرە. هەنگاوی دووەمی زنجیرەی دووەم زۆرە، نزگەی نیو سەعات زیاترەچێ، 25 دقە تا نیو سەعات شێچووە، ئەوەیان زۆر خەتەرە. ئیتر زۆر توێژنەوە تازەکان باسی ئەوە کاکایەکێک ئەرە بتوانێ نەچێتە هەنگاوی دووەمی زنجیرەی دووەمەوە ئەو سوودێکی زۆر زۆری دەسەکەوێ. ئەوەی شاکە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکی زۆر پیرۆزە ئەفەرمێ ومەطردة للداء عن الجسد، واتە شەو نوێژ نەخۆشی لە گیان دوورەکاتەوە، کە نەخۆشی لە جوان دوورکردەوە بەڵێ بەم شێوەیە. زۆر توێژنەوە تازەکان ئەڵێ ئەوەی کە هەستێ دوای 4 سەعات و نیو 5 سەعاتێ خەوت و دوای هەستا دەست و دەموچاوی شۆرد و چەند حرەکەیەکی سوچی کرد ئەو کاتە ئەو کێشەیە لە خۆی کاتەوە، گەک دوایەوە بگەڕێتەوە بخەوێت هیچ کێشەی نییە. یعنی هەر وەکو باسی بکەین توێژنەوە تازەکان بێگومان ئەوانەی کە کردویان مسلمان نین، زۆربەی گروپێکی دکتۆری ئەمریکین ئەو شتیان کردووە، ئەڵێن ئەگەر ویستت نەخۆشی زۆر لە گیانی خۆ دوورکەیتەوە باشتر وایە دوای 4-5 سەعات لە نووسن ڕێک هەڵبستی کە هەستای دەست و دەموچاو بشۆی، دوای چەند جوڵانەوەی بجوولێتەوە بەناوباڵە چەند ڕێیەک بکەی، اینجاکە وەکو حرەکاتی پێڵین ئیرۆبیکیان حرەکاتی سویدی دوای بگەڕێتەوە بخەوی. یعنی هەر ئەگەر تەرجەمەی بکەین بە زمانی خۆمان ئەڵێن دوای 4-5 سەعاتێک کە خەوتی دوایەوە ڕێک هەستە دەستنوێژە بگرێ 1-2 ڕکات نوێژ بکە. سوودێکی زۆر زۆری هەیە. نەخۆشیەکان کە لێت دوورەکاتەوە، نەخۆشی شێرپەنجە، زۆربەی نەخۆشیەکان شێرپەنجە لەو کاتەیە کە هەنگاوی دووەمی زنجیرەی دووەمە بێ بەرگری گیان دابەزێ شێرپەنجە زەغڵە بێ بەسەر گیانە. جەڵتەی مێشک، جەڵتەی دڵ زۆربەی لەو کاتەیە بێ، تەنگە نەفەسی، ئەسماتێک ئەتاک زۆربەی لەو کاتەیە بێ. تر ئەو شتانە هەمووی لە کۆڵە بێتەوە ئەگەر بتوانی هەستی بۆ شەو نوێژ. اینجاش حرەکاتی نوێژ لە خۆیان سوودێکی زۆر زۆری هەیە. یەکێ لەو سوودانەی کە کەم باس کراوە ئێستا وەکو دەرفەتێک بێ بتوانین بۆتانی باس بکەین ئەوەیە کە هەر حرەکاتی نوێژ کڕنۆش بردن و ڕکوع و سوجود خۆی لە خۆیان و هەستان و ڕکوع و سوجود 2-3 جارێک ڕیخۆڵەکان زۆر زۆر دەجوولێنێتەوە، خەڵکێکی زۆر بە دەستی قۆڵۆنەوە ئەناڵێنێ. بەڵێ کاک دکتۆر لە پشتی جەنابەوە ئێسکە پەیکەرێکگەیە من ئەمەوێ لێەوە بچمە ناو بابەتەکەەوە بزانام جەنابیشت وەکومانێکی خەڵکێکی زۆر زۆر بەدەست قۆڵۆنەوە ئەناڵێنێ بە دەست ئەوە کە ڕیخۆڵی ناجولێتەوە لەو شتانەوە ئەناڵێنێ و کێشەیەکی زۆر زۆر گەوریان هەیە. ئەگەر شەو نوێژ بکایان هەر نوێژێک وێلا هەرچی کاتێکە ڕیخۆڵەکان ئەجوولێتەوە. ئێستا هەر لە کاتی تەراویح بۆمان دەرەکەوێ کە زۆربەی ئەوانەی کە خواردنێکی زۆر خۆن لە کاتی ڕۆژ و شکاندنە گەدەیان زۆر قورسە بێ، مەعیدیان زۆر قورسە بێ، دەبا دەست پێ بکە بە نوێژی تەراویح لەسەر 4 ڕکات بۆ 5 ڕکات سێرەکەی هێواشواش گەدەست و کە بێتەوە سەرحەتێکی زۆر زۆرەکە.
بۆ لە ڕۆژی ترا تا بەیانی بەدەست گەدەی خۆی و ئەناڵێنی بەڵام کە حرەکاتی نوێژی کرد هێواشواش گەدە نەرمە بێتەوە و ئیشی خۆیەکا و ئەو خواردنە هەموو زۆربەی هەزمە بێت ئەو شتێکە کەم باس کراوە کە ئیسراحەتی قۆڵۆن و ئیسراحەتی گەدە ببوونی حرەکاتی نوێژەوە ئیتر بە شەو نوێژ و کاتەکەی زۆر گرنگە دووەم حرەکاتی نوێژ خۆی لە خۆیان زۆر گرنگە سوودێکی زۆری هەیە ئینشاءالله هەر خۆمان هەستی پێەکەین هەر لە ئەربەوە کە بزانی ئەمەی بەشێکە لە شەرعی خوا سوبحانه وتعالى سوودێکی ئەوەنە زۆر گەورەیە بۆ هەموو کەسێک هەر لەبەر ئەوانەی کە موسڵمانیش نین هەر لەسەر شەرعی ئەماڕۆن زۆربەی ئەوانی کە چوونە ئەوروپاڵێ لەوێ حرەکاتی موسڵمانمان بینی بەڵام موسڵمانمان نەبینی هەڵسوکەوتی موسڵمانمان بێ بەڵام موسڵمانمان نەبینی بڵێ ئەوان موسڵمانین بەڵام هەڵسوکەوتی ئێمە زۆر بەکاردێنین چکە سوودێکی تەندروستی زۆری بۆ ئەوان هەیە لە بیرمانش نەچێ ئێمە کە ئەم شتانە ئەکەین کە نوێژەکەین کە شەو نوێژەکەین بۆ سوودی تەندروستی نایکەین ئێمە بۆ خوایکەین بەنیەتی ئەوە کە بۆ خوا بێ بەڵام بەڵێ پەیوەندیمان لەگەڵ بزانم بەڵێ تەواو ئەوە بۆ ئەوەیە کە خوا ڕازی بکەین بەنیەتەوەیە کە خوا ڕازی بکەین بەڵام لە هەمان کاتە وەکو عاجل و بشرى المؤمن سوودێکی زیاد وەرەگرین ئینشاءالله هەر لە دنیای پێش قیامەت ئەو سوودەرەمانش بۆ بێت بەڵە بەڕێزان وابزانم گرفتێک هەیە سەوتی ئێمە ناچێ بۆ لای دکتۆر ناتوانین ئەو پرسیارانەی کە هەمانە لەسەر بابەتەکە قسەی لەگەڵ بکەین برانی کۆنتترۆل چی بکەین ینی هەر بەردەوام بین یا بچینە بەڵازان کەمێکی دیکە تاوەکو گرفتە برایانمان لە کۆنتترۆل چاکی دەگەن گفتوگۆ دەکەین لەگەڵ دکتۆر نەجات کە توێژەرە لە جازی زانستی و قورآن و فەرموودا کاک دکتۆر دووبارە دەگەڕێ ناتەن کاک دانا پرسیارەکەت یارە دکتۆر جان ئێستا جۆر لە دەنگی ئێمەوە نیە دەنگەکە زۆر تەواو نییە فەرمووی کاکەم باشە دکتۆر لە پشتەوە پەیکەرە ئێسکێکی لاشەی مرۆڤ دانراوە ئەگەر لێرە بچینە ناو بابەتەکەەوە شەو نوێژ بە تایبەتی و نوێژەکان بە شێوازێکی گشتی چ کاریگەریەکیان هەیە لەسەر بڕبڕە و جونگەکانی لاشەی مرۆڤ بۆ نمونە ئەوانەی فەقەراتیانێ شەوان خەبەریان ئەبێتەوە لە نیوەی شەوە لە شیرینەی خەوە خەبەریان ئەبێتەوە لە ئازاری ملیان لە ئازاری پشتیان ئەمێ بیبەستمەوە شەو نوێژ سوودەکانی بۆ فەقەراتی مل بێ بۆ فەقەرات بە شێوازێکی گشتی یا بۆ جونگەکانی ئینسان بە شێوازێکی تایبەتی بڵێ خۆی حرەکاتی نوێژ بە تایبەت شەو نوێژ تەمان بە شەو ئەوانەی کە نەخۆشی فەقەراتانەیەوە کە نەخۆشی دڵیانەیە کە ئەوشتانیان هەیە زۆربەی ئاوسان و شت دیارە دەنگەکەی من تۆزێک درەنگتر دەگاتە لای کاک دکتۆر بۆیە بۆ شێوازەیە بەڕێزان ئەگەر برایانی کۆنتترۆل تا و گرفتە چارەسەرەکەن ئەچینە لای پشوێکی کورت و ئەگەڕێینەوە دووبارە سڵاوتان لە بێدازان لەگەڵ میوانەکەمان بەردەوام دەبین لەسەر گفتوگۆکەمان کاک دکتۆر بووبوورە بۆی گرفتێکەوە کەمێک ڕامان گرتی دەمێ بپرسم کە ئایا ئیجازێکی زانستی هەیە لەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەهی دەکات لەوەی کە کاتی نوێژ کە کاتی هات نوێژەکەمان ئەنجام دین واتە نوێژ لە کاتی خۆیان ئەنجام دین ئایا زەرەر و زیانێکی هەیە بۆ تەندروستیمان ئەگەر نوێژەکە لە کاتی خۆیان ئەنجام نەدەین و تاخیری بکەین کە تاخیرکە لەگەڵ کاتی خۆیان با بڵێن نوێژی نیوەڕۆ لە کەیەوە دەست پێکات تاکەی تەواوێت تا پێش نوێژ عەسر کە تاخیر کرا سوودمان لە دەسەچێ زەرمەند نییە بەڵام سوودێکی زۆرمان لە دەسەچێ کاتەکانی نوێژ لەگەڵ خۆرا بەسراوەتەوە هۆرمۆنەکانی گیانش هەمووی لەگەڵ خۆرا بەسراوەتەوە وەکو نوێژی بیانی نوێژی نیوەڕۆ و عەسر ئەوانە هەمووی لەگەڵ خۆرایە هۆرمۆنەکانی گیان لەگەڵەوە بەرزبوون و دابەزینی لەگەڵ کاتی هەر چوونە ژوورەوەی کاتی نوێژەکان بکرێ سوودێکی زۆرمان دەسەکەوێ لە کاتێکە دەربچین زەرمەند نییە بەڵام سوودەکانمان لە دەسەچێ شتێکە حیفە بە ڕێک و پێکی و بە جوانی کەوتوتە بەردەست و لە دەست بچێ دکتۆر جان ئەو سوودانە ینی چین کە لەو کاتە دیاریکراوی کە ئاماژەت پێکردوتی زەرەر ناکەین بەس سوودەکانمان لە کیزەچێ ئەکرێ بە کورتی ئاماژە بەو سوودانە کە لە کیسمانە چن بڵێ وەکو نوێژی بەیانی پێش خۆر هەڵاتە پێشەوەی خۆر دەربچێ نوێژی بەیانیە لەو کاتەیە ئەگەر هەڵبسیت و بجوولێتەوە هێشتا هۆرمۆنی کۆرتیزۆن بەرز نەبووتەوە هێواشواش گیان ئامادەکەی بۆ چالاکی کە ئامادەت کرد بۆ چالاکی لەگەڵ هۆرمۆنی کۆرتیزۆنە کە بەرزەوە بوو چالاکیش دەستی پێکرد لە گیانە بۆ دڵ و بۆ گیان بۆ هەموو گیان سوودێکی زۆری هەیە دووەم یەکێک لە غازەکانی کە لە ئاسمانە هەیە لەو کاتە پێوتێ ئۆ3 ئۆزۆن
سوودێکی زۆری هەیە بۆ بەرگری گیان بەرز کاتەوە دوورکردنەوە لە نەخۆشی شێربەنجە و نەخۆشی ڤایرۆسی و ئەو شتانەی کە هیچ دەرمانێک نییە بەرامبەریان بگرێت ئەو کاتانە تەنها لە نوێژی بەیانە لەو کاتەیە ئەبێ لە کاتی نوێژەکە ئەبێ بەڵام کە دوامان خستوو گەیشتە نزیکی خۆر دەرچوون ئەو سوودانەمان لە دەستەچێ شتێکی حیفە کە نوێژی نیوەڕۆ هەر لەو کاتەیە کە کۆرتیزۆن تقریبا بەرزەوە بۆ گەیشتۆتە سەروی گشت لەو کاتەیە کە جوڵایتەوە سوودێکی زۆر لە هۆرمۆنە وەرەگری بۆ گیانت بەگشتی بۆ ماسوولکەکانی گیان بۆ جومگەکانی گیان جومگەکان جولایەوە هەرچەندێک حرەکەی نوێژ زۆر شتێکی کەمە زۆر بەسیتە بەڵام سوودێکی زۆری هەیە تۆ لەو کاتەیە گەردانشوێتی تو نەجوڵایەتەوەیانە حتا لە ڕاکردنی شابیت وەکو ئەوەیە کە پشت دانوێت و کوڕنۆشێ بێت و سەر بەرزگەیتەوە ئەوە سوودێکی زۆرەیە بۆ فەقاراتی گیان بۆ جومگە بچووکەکانی دەوروپشتی فەقەرەکان بۆ جومگەکانی دەست و بۆ جومگەکانی پا سوودێکی زۆرە ئەوەش کە نوێژی نیوەڕۆ دەرچوو لە دەسەچێ لە کاتی سەفەروشتی وایە ئەوە شتێکی زۆر موقەتە کە نوێژی نیوەڕۆ عەسرە خەیتەیەک یان نوێژی مەغریب و ئیشا خەیتەیەک ئەوە لە کاتی سەفەرە بەڵام تۆ هەموو کاتی سەفەرانی تحمانە لە مای جێکا جارێکا بێ لە دوسێ مانگا جارێ بەڵام لە کاتی خۆیان کە نوێژەکانت کرد ئەو سوودانە زۆرە سوودێکی زۆری لێ ئەبینی یەکی ئەوانەیە کەوتمان حرەکاتی گیان لەگەڵ هۆرمۆنەکانە حرەکاتی جومگەکانی گیان لەگەڵ هۆرمۆنەکانە سوودێکی زۆرێ بێ ئینشاءالله بەم شێوەیە کە باسمان کرد بەڵێ دکتۆر جان هەرچەند ئێمە باز لە سوودە تەندروستیەکانی شەو نوێژەکەین بەڵام ینی ئەمە بە دەرفەت دەزانم لە خزمەت جەنابتا ئەگەر بە کورتیش بێ زۆر بە کورتیش بێ ئەی سوودە تەندروستیەکانی نوێژی تەراویح چییە لە کاتی ڕەمەزانە لە دوای ئەوەی کە تۆ بەربانگەکەیتەوە و نانەخورێ و بڕێک ئاو و شیرینی و برنج و ئیتر ئەوەی کە لەسەر سفرەی ماڵ حازرا خورێت دوجار موسڵمانان ڕۆکەنە مزگەوتەکان بۆ تەراویح سوودی ئەمە چییە؟ بڵێ پێشەوەی باسی سوودەکەیشی بکەین بە هەر کەسێ خۆی لەگەڵ خۆیان هەسی پێ بکە چکە هەسی پێکراوە زۆر کەسیش باسی کردووە تۆ گەدە زۆر قورسە بێ مەعیدە زۆر قورسە بێ دوای ئەوە نەخواردنە لە بەیانیوە تا ئێوارە خواردن نەخواردووە دوای کە بەربانکەیت و ڕۆژۆشکەی تو ئەو کاتە گەتە قورس ئەوێ حرەکەیەکی ئەوێ تا هێواش بڵێتەوە و ڕیخۆڵکانش دەستکەن بە جوڵانەوە و هەزمێکی باش بێ تەنها لە حرەکاتی نوێژە هەیە ئەگەر بتوێ لە جیاتی ئەوە ڕابکەیت و پاسشی لەش لێبڕی هەروەکو حرەکاتی نوێژ نییە هەرچەنێ ئەوانەی کە تەجروبەیان کردو خۆیان ئیزانن حرەکاتی نوێژ کە لە پشتەوە ڕێک چەمایتەوە و گەڕایتەوە وەکو ڕکوع و سوجود دوای سەر ناوە عەرز و بەرزت کردەوە ڕیخۆڵەکان هەمووی زۆربەی شتێکەیە پێوترێ میزانتری ڕێک بەناوڕاستی پشتەوە بەسراوە لەگەڵ ئەو حرەکانەیە خوێنێکی زیادی بۆچێ و خوێنەکە کەمە بێت و زیادی بۆچی چالاکی ڕیخۆڵە هەمووی ئەگۆڕێ ڕیخۆڵەکان کە جولایەوە سێرەکەی لەسەر 4 ڕکات 5 ڕکات ڕێک گەدە ئیسراحەتێکی چاکەکە قۆڵۆن ئازاروشتی نامێنێ لە غەیری ڕەمەزانە ئەگە و خواردنە زۆرە بخۆیت و نوێژی تەراویح نەکەی ئەو کاتە پێئێزانی کە سوودێکی زۆری هەیە تەراویح ڕێک قۆڵۆن ئاوسێ گەدە ئاوسێ خواردنەکە تێر هین نابێ هەزم نابێ هەرس نابێ ترچێکی زیادە گەڕێتەوە ناو قوڕبوو ناودەم ئەوە نوێژی تەراویح سوودەکەی ئەوە یە کاکەم ئەوە سوودێکی سوچی کە باسمان کرد بۆ جونگەوشتەکانی سوودی زۆرە بەڵام ئەمە باسی گەدەمان کرد و باسی قۆڵۆنمان کرد زۆر باشە کاک دکتۆرە گەردووە پرسیارم ئاراستی بەڕێستام کەم سوژدەبردن دەوترێ دەویش کۆمەڵێک سوودی تایبەتی هەیە بە تایبەت بۆ مێشک ئەمە ئەگەر ڕوونکردنەوەیەکمان لەو بارەوە پێ بدەیت بەڵێ جان خۆی لە خۆیە هەر کارەباییەتە گیان هەمووی کارەباییەتە وەکو دڵ تۆ کە تەختیتی دڵەکەی تەختیتی دڵ کارەبایەتی دڵ تەزجیلەکەی کە تەختیتی مێشکەکەی کارەبایەتی مێشک تەزجیلەکەی هەموو جوڵانەوەیکی خوێن بەناو دەمارەکانە بەشی خۆی کارەبایەتێکی هەیە ئەو کارەبایەتیانە زۆربەی لەسەر لوتکەی سەرەوە بەرەو سەرەوە ئەچێ پێوترێ ستاتیک ئەلکتریسیتی لەناو هەر لەسەر مێشکە لەسەر سەر خۆی ئەو کارەبایەتە زۆربەی ئەمێنێتەوە کە سەجدەیەکت کرد ڕێک سەرگەیشت بە زەوی گەورەترین مەغناتیسە زۆربەی ئەو کارباستاتیکێ تەفریغە بێ ئەوە عادەتێکی زۆر جوان هەیە لا یابانیەکانەگە بینیوێتان گەریش باس کرابێ بۆتان کە دڵتەنگە بن یان سەریان قورسە بێ یان کێشەیەکی گەوریان لێ دروستە بێ ئەگەر لە ناوڕاستی جادەی شابێ ڕێک دانشن و کڕنۆشی بۆ زەوێ بن سەریان خەنە عەرز ئەوڵێ کارەبای ستاتیکی سرم تەفریغەکەم ئەوان بۆ خوا نایکەن بەڵام سوودی لێ ئەبینین بێگومان خوا سوبحانه وتعالى خۆی رب العالمینە ڕبووی ئێمە و ڕبی غێری موسڵمانانیشە هەر حرەکەیەک ئێمە بیکەین سوودی لێ بینین ئەوانش بیکەن سوودی لێ بەڵام ئێمە بەنیەتەوە ئینشاءالله سوودێکی دنیا و قیامەتیشە هەر تەنها سەر بۆ سەجدە ڕۆشت ڕێک لەو کاتەیە تەفریغی هەموو کارەبایەتی سەر ئەبێ ئەوە شتێکی زۆر گرنگە زۆریش باس کراوە دەستخۆش بەڕێز کاک دکتۆر نەجات زەنگەنە سوپاس بۆی کە ماندوومان کردی لە ستۆدیۆکانمان لە شاری کەرکووکەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی زۆر سوپاس دەکەین دکتۆر جان
بەڵازان ڤیتیەکمان هەیە کە پرۆژەی نور ئەنجامی داوا پێکەوە بینەری ئەو ڤیتیە دەبین. خەڵگێستا لەو حالت لەو کاتەی خەریکی فتارکردنەوەی دەبی شەشی زۆر باشە بکەم دەستان خۆشی بەردەوامن. دەستخۆش هیوای بەردەوامی دەخوازیین ئیشەش کارش چاکە خوا پاداشتان بداتوە. ساڵ دەبیان پرۆژێ بەردەوامیە تاوەکو ینی پێ دوایە کارێکی گرینگە دەیکەن وەڵا کارێکی گرینگە باشە دەستخۆش هیوادارن کاری لەوەی زیاتر بکرێتن دەستان خۆش بیت سپاس زۆر جوانە خێرتان دەگاتێن ئینشەڵڵا هەنگاوەکی زۆر پیرۆزە هیوای بەردەوامیان بۆ دەخوازی بەردەوام لەسەر ئەم کارانە هیوا خوازین بەردەوام بێن بۆ خزمەتی ئەو دەستخۆشییان لێ دەکەم زۆر سوپاس بۆ پرۆژەکەتان. پێ دوایە پرۆژەیە کارێکی خێری باشە ماوەی 9 ساڵە بەردەوامیەیە کە ئاو خورما بۆ کەسانە ئاماد دەکەن ترافلایتەکان کە بانجیان بەسەردا. تابان زۆر دەستخۆشییان لێ دەکەم لە بۆ پرۆژەکە بۆ هیوای بەردەوامی تەموت بکەم. بەناوی خوای بەخشندەی میهرەبان دیارە ئێمە وەکو بەشی پەروەردە و بانگەواز لە مەڵبەندی سەی هەولێری کۆمەڵی دادگەری ساڵانە هەڵدەستێن وەکو نەریتێکی خۆمان بە دابەشکردنی ئاو خورما و شیرنەمەنی و لەلایەکی ترەوە بابەتی دەعەوی و ئەسکار و مەتویەی بانگەوازی بڵاو دەکەینەوە. دیارە پرۆژەی کانیاوی ڕۆژەوان پرۆژەیەکی خێرخوازی بانگەوازیە. ئێمە بۆ ساڵی نۆیەمە دەستمان داوەتە ئەو ئیشە واتە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە ساڵی نۆیەمی تێپەڕاند. لەو 9 ساڵی ئێمە زیاتر لە 15,000 قوتو لە ئاو خورما و لە شیرناتیمان دابش کردووە و ڕەنگە زیاتر لە 25,000 لە مەتویە لە سیدی لە بابەتی داوی و بڵاوکراوی ئاینیمان بڵاو کردوتەوە. مەبەستی ئێمە لێرە ئەوەیە بۆ ئەو بەڕێزانەی ئەو ڕۆژەوانانەی کەەوە ناتوانن بگەنە ماڵەوە لە کاتی بانگی مەغریبدا ئێمە لە چوارڕیان و ترافلایتەکان بتوانین ڕۆژوەکانیان پێ بشکێنین و بتوانین خورما و ئاوەچیان پێ بدەین. و خۆشبەختانە ئەوانەی کەوا لەگەڵ ئێمە کار دەکەن و ئەوەی لەگەڵ ئێمە ئیش دەکەن هەر هەمان خۆبەخشن و ئێمە سوپاسیان دەکەین و دەمەوێت ئاماژەش بۆ بکەم کەوا هاوکاری ئەو پرۆژەیە بە دەرەجەیەک کەسانی خێرخوازن لە شاری هەولێر ساڵانە ئاو خورمامان بۆ دابین دەکەن بۆ ئەوەی کەوا ئێمەش
بەسەر ئەو ڕۆژوانانە دابش بکەین کەوا ناتوانن لە کاتی بانگدا بگەنەوە ماڵەوە بۆیە لێرەوە ئەمە سوپاسی هەموو ئەو بەڕێزان دەکەین کە هاوکاری ئێمن بەنای خوای بەخشندەی میهرەبان ئەمڕۆ ئێمە وەکو مەڵبەندی سێ هەولێری کۆمەڵی دادگەری هەڵساین بە بەشداری بەشێک لە کارجێڕ و ئەندام و کاگیرانمان بە بەشداریکردن لە پرۆژەی کانیاوی و ڕۆژوەوانی بەشی پەروەردە و بانگەوازی مەڵبەندی سێ دیارە ئەو پرۆژەیە نزیکەی 10 ساڵە کە ئێمە پێی هەڵدەستین دیارە ئامانجمان ئەوەیە کە لە کاتی بەربانگ زۆرێک لە شوفێران و بەدەم ڕێگاوە ناگەنەوە ماڵەوە کاتی بەربانگکردنەوە ئێمە بە هەندێک لە خورما و ئاویان بۆ دابین دەکەین بۆ ئەوەی کە بەربانگەکەیان زوو بکەنەوە و دەستخۆشیمان هەیە لە بۆ کادیر و ئەندامانمان خی گەورە پاداشتی هەموو لایەکداتەوە و تاعەت و ڕۆژی هەموو لایەک قبول بێت. ڕەمەزان ژەنگ لەسەر دڵم نیشتووە چاوەڕێتم ئەی ڕووناهی ڕۆحم بێ خۆراک نستووە چاوەڕێتم ئەی حەبیبم دێوانە بووم تا بتگەمێ نەفس سەرکەش تۆ هەلێکی ترم بەرێ ئەی خودایە پەشیمانم لە سەرکەشیم پەشیمانم لەو بەرگانەی لە تاوان ناتوانەوە پەشیمانم لەو ڕۆژانەی بێ یادی تۆ ئەکرانەوە پەشیمانم لەو شەوانەی بێ زیکری تۆ ئەسرانەوە پەشیمانم لەو گریانەی بۆ تۆم نەکرد پەشیمانم لەو ڕازانەی کە یەکەم جار لای تۆ نەم کرد پەشیمانم لەو ساڵانەی سکاڵای لەلام تۆ نەکرد پەشیمانم لەو ساڵانەی سکاڵام لە لای تۆ نەکرد داوا ئەکەم تۆ هەلێکی ترم بەرێ ئەی خودایە قاچەکانم توانای ڕاوەستانیان نییە دەستەکانم ڕووی داواکردنیان نییە فرمێسکیشم ڕووی ڕشتنی زەوی نییە دڵم ڕووی سکاڵای نییە پەشیمانم تۆ هەلێکی ترم بەرێ ئەی خودایە لێم خۆش بە لەگەڵ مانگی نورە هاتووم بمبورە ئەی ئیلاهی پۆشاکی تاوانم سووتان بەرگی تۆبەم لەبەردایە تۆ بمبورە کە ڕووم نییە هاوار بکەم بڵێم خوایە پەشیمانم تۆ لێم خۆش بە خودایە پەشیمانم تۆ لێم خۆش بە خودایە دەست خۆش بێخوا خاتون بەخێر بێ یاخوا بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست بڕگەی ئەوینی قەدر بڕگەیەکی هونەری بەرنامەی میهری ڕەمەزانە زۆربەی زۆری شەوانی یان دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان لێرە شاعیرێک میوانداریەکەین لەگەڵ کاک هێمن پێنجێنی و ئەو گەنجە ئازیزانەی کە لەگەڵیایەتی بە سرود و نەشید و تەواشحاتی ئیسلامی لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستابین زۆر بەخێر بن سپاس چاو بەخێر بن بەخێر بن یاخوا خات و شەکوە نشێ و دێمە لای بەڕێزە بەخێر بن یاخوا سپاس تەنها بەناوی خوای تاقانە خوڵقێنەری ئاسمان و زەوی و جوانکاری بوونەوە من سڵاو و سوپاسی خۆم دەبەخشمە ئێوەی ئازیزان کەوا ئەم شەو لە ڕێز و شکۆی خۆتان بە من بەخشی و بەڕاستی بەرنامەی میهری ڕەمەزان ئەوینی قەدر من سوپاسانەکەم کە بەسەرتان کردمەوانێ لە ڕێز و شکۆی خۆتان بە من بەخشی و لەم شەوە پیرۆزەدا کە بە وشەکانی من دەیان کەنە خەو و بە پەڕەی مناجاتەکانم دایان ئەپۆشن من زۆر سوپاسانەکەم هیوادارم بە ئومێدەوە ئەڵەم ئینشاءڵڵا مناجاتەکانی من
جێگای ڕەزامەندی خوای گەورە و پەسەندی لای ئێوەی بەڕێز بێت و شایانی ئەم بەرنامە ئەم کەناڵە بەرز و بەنرخە بێ ئینشاءالله. خۆ بەخێر بێ. پێشەکە شار پێشەکێکی ئەدەبیانە و شاعیرانە بوو. با لێوە دەست پێ بکەین. شەکواناوی خۆتە یان نازناوی شعریتە؟ شەکوانشێ و نەخێر وەک شتێک بڵیت ناسناوە بچکم هەموو نووسەرێک یعنی ئازادە لەوەی کە ناوێک بۆ خۆی دانێ هەرچەنە ناوەکە زۆر زەحمەتە و کەم کەسیش لی تێبگا ناوی حقیقەتی خۆم شە بۆ محەممەدە بەڵام من شەکوان بۆیە دانا بەڕاستی ئەچمە ناخی ئەو مناجاتانەوە کە ئەی نووسم کاتێکیش ئەی نووسم سیرەکەم یعنی شەکوا جوانترین بەهێزترین بەقوترین پاڕانەوەی کە لەخوا شەکواکردنە لەخوا نشێو لە شوێنێکی چۆن بڵین سێبەر بێ نەخۆر بێ هەمیشە شتی سەوز و ناسک و جوانی لێ دەری هەوایەکی فێنگێ بەڕووتاکە ئاچی نشێویش یعنی لە شوێنێکی ئاوا بەهێز ئەپاڕێمەوە لە خۆدا گەورە. تا چەند ئەم ناوەت یان ئەم نازناوە شعری و ئەدەبی بۆ خۆتت داناوە لە شعرەکان و لە پەخشان و لەو بابەتانی کە یان نووسی ڕەنگی یاوەتەوە؟ چەندین تێکستم ناوی شەکوای تایە و زۆر بە یەقینەوە زۆر بە دڵێکی پڕەوە زۆر بە عەشق و ئەوینەوە چکم هیچ شتێک بێ عەشق و ئەوین ناکرێت ئەگەر ئێستا کارەکەی ماڵم خۆشت نەوێ ناتوانانی کارەکە ئەنجام بدەیت لەبەرەوەی من زۆر بە عەشق و ئەوینەوە مناجاتەکانم و زۆریشم خۆشەوێن یا هیچ خەمێک هیچ خەفەتێک هیچ گرفتێک هیچ ناشرینێک دەدڵ و دەروونمان نامێنێت کاتێ مناجاتەکانەکەن. زۆر باش کاگە من بەخێر بێ. میوانی بەرنامەی تۆ ئەم شەوانە لەگەڵمان نابێت ئینشاڵڵا. خۆ بەخێر بێ. بەخێر بێ کاگێ من. ئەو گەنجە خۆشەویستە دەفژانانش بەخێر بن. خۆ بەخێر بێ. کاگە من گیانم شەو چی بۆ ئامادەکردوین بچین لا یەکەمین بەرهەم. شعرێکی مامۆستا سافی هەیە شتێکی زۆر جوانە ماناژاتێکی باوە کە بەڕاستی پێم خۆشە لە خزمەتی تۆ بیسڕیت و ئەو دەفژانانش لەگەڵ خزمەتە. دلبەرە دڵ بێقەرارە چاوەکانم گریەبارە دلبەرە دڵ بێقەرارە چاوەکانم گریەبارە سینەکەم هەر داخدارە یاریەکەم و غەمە سەد هەزارە یاریەکەم و غەمە سەد هەزارە مرغی دێڵ بۆیت کەوتە داوە عەقڵ و هۆشی پێ نەماوە بۆیە سایەر تا پاس و تاوە دلبەرە دڵە بێقەرارە یاریەکەم و غەمە سەد هەزارە جارێ نایە پرسی لە حاڵم عاشقی نوری جەمالم کەی دەبێ یا ڕەب ویساڵم دڵبەرە دڵێ بێقەرارە یاریەکەم و غەمە سەد هەزارە کەی دەبێ خۆت بێ لایەمان دولبەری شۆخی خەرامان تا بگا دەستم بەدامان دلبەرە دڵ بێقەرارە یاریەکە و غەمە سەد هەزارە صافی بۆت بوو شێت و شایدا دڵ بە ئێشە سەر بە سەودا ڕەحمێکی پێ بکە لە ڕێی خوا دلبەرە دڵ بێقەرارە
یاریاکە و غەمە سەد هەزارە یاخوا دەستە خۆش بێ خێر بێت خێر بێتەوە یاخوا خات و شەکوا دێنەوە لای بەڕێزت ئێوە لە ناو خانماندان ئایا دەبینی کە خانمان گرنگی بە شعری مناجاتی و عیرفانی بدەن یاخود دەما کەمتر بەدی دەکرێت لە نێوان خانماندا بەداخەوە من زۆر ئەچمە کۆڕەکان زۆر بەشداری کۆڕم کردو زۆر پرۆگرام کردووە بەداخەوە تا ئێستا ئافرەتێکم نبینەوە مناجات بنووسێ ئەسەفیشم بۆی هەیە وازەوەش بێنە کە مناجات نانووسن ئێمە خۆمان کراوین بە کاڵا ئەوانی زۆربەی زۆری تێکستەکانیان دووبارە خۆمانەکەنەوە بە کاڵا چکم شتێک بڵین شتێکی سەر لە واقعی ژیانی منە هەموو ڕۆژێک ڕووبدا لەگەڵ ڕێزمەوە مەزیسە بۆچی من لە کۆڕەکانمە لە تێکستەکانمە دووبارێکەمەوە یعنی من حەزەکەم شتێک بنووسن خانمان کە ئامۆژگاری بێ کە پێی گەورە بن کە وجودیان پێی زیادکە نەک ئەوەی وجودیان پێی کەم بێتەوە ببنە جێڕەخنە ئەوترێت شاعیر ئەدیب خۆی لە خۆیان هەستی ناسکە بێگومان لە بینی ڕەگەزی نێر و مێ لە بینی پیا و ئافرەت ناسکترە ئەو گومانی تیانە ئەگەر بێت و ئافرەتێک ئەم تەواشح و ئەم بەخشان و ئەم بابەتانە بنووسێ بێگومان ناسکتر دەرناچێ بەڕاستی وەزنی زۆر زۆر قرسە بێ و زۆر ناسکترە بێ و زۆر جوانترە بێ و زۆر وەک چۆن بڵێ معقولترە بێت چونکم ئێستا من بەڕاستی بە شانازێکی زۆر گەورەی ئەزانم لە شوێنێکی تریش بانگێشکرام کە بەس لەبەر خاتی مناجاتەکانم ئەیناخۆ شعری ئەویندارانە یان بڵێن شعری کۆمەڵایەتی شعری سیاسی شعری مناڵانم هەیە داڕشتن چەندین لە چەند بوارە ئەنووسم بەڵام سێرەکەی ئیلا ڕۆژێک ئەبێ کە احتیاجیان پێت بێ بۆ ئەوەی تۆ مناجاتێک تەرەحکەی هەتا ئەو شوێنانەشی کە هاودینی من نیم شعرێکت هەیە کە خۆت ئەوینداری بیت بۆوان بخوێنیتەوە ئەگەر حقیقت بڵێم من ینی هەر شتێک کە بڵین دروست ئەبێت هەر شتێک کە ئەنووسی لە ئازارێکەوە دروست دەبێت لە خۆشیویستیەکەوە لە بڵین هەژاندنی دەرونی مرۆڤەوە من ئیستا ئەو مناجاتم خوێندەوە ئەی خوێنمەوە ئەی بیستن ئەیڵێم بەڵام هیچ کەسێ وەکو ناخی خۆم تعبیری بۆ ناکە لەبەر ئەو هەموو شتەکانی خۆم خۆش ئەوێ و بەلامەوە جوان بە تایبەت مناجاتەکانم چکم ئاس و دەمەکە زۆر زۆر جارەوترێ ینی جاری وایە بڕگە شعرێک یا دێڕێک لە شعرێکە کۆمەڵێک تەویل و تەفسیر خەڵەکەری بنەوەیەک لێکی ئەداتەوە ئەین جاری وایە ئەوە لە ڕواڵەتە شعرێکی ئەوینداریە بۆ نمونە بەڵام ئەڵێ المعنى في قلب الشاعر شاعر خۆی زانێت لە چه حاڵەتێکا نووسیوەتی و کەی نووسیوێتی چکم لە هەستێکی نەهێنیەوەیە لە زمانێکی بێدەنگەوەیە لە خەیاڵێکی قوڵەوەیە هیچ کات ناتوانێت هیچ کەسێ ناتوانێت تعبیریکان تەنها ئەوەیە ئیتر وەک شتێک بڵێ شعر تەئسیری زیاترە بۆ بەرامبەرەکە ئێستا لەوانەیە من ئەو مناجاتە ئەگەرەوە بە قسە بۆتان تعبیرکەم زۆر تەئسیری نەوێ بەڵام کە مناجاتەکە بە هەستێکی جوان و بە ئەحساسێکی جوانەوە زیاتر تەئسیرەکە ئەگە بچین لای بەرهەمێکی دیکە ئەمە نوێترین بەرهەمی ئەم ڕەمەزانم ینی ئەم ڕەمەزانە لەدایک بووە هەر 4 ڕۆژ نابێت ئینشەڵڵا هیوادارم جگەی ڕەزامەندی خوای تەعالا و پەسەندی لای جەنابیشتان بێ هەتاوی ئیمان پەنام بۆ هێنای ئەی خودای باری زەرد هەڵگەڕاوم گوناه لێم باری هاوارم هیچ سوودی نابێ گەر پەشیمانی عەزام دانەگرێ خودایە گوناه جڵەوی گرتووم ئیمان ڕووبارە من وشک و تینوم چەند ساڵە تاوان کونکونم ئەکا وەک تۆزی بەربا یاریم پێ ئەکا پڕبووم لە تاوان سیاپۆشە ڕووم گرتمی تاسەی تەمەنی هەڵچووم هەتا کەی مردن لە بیر بەرمەوە نەزانم دوجار بۆ کوێ ئەچمەوە هەتاوی ئیمان لە جەستەم هەڵبێ چڵ و پەل و کۆم چرۆی دین بگرێ ئەم چرکە ساتە زۆر پەشیمانم خوددا درێژەی پێدە ئیمانم خوددا درێژەی پێدە ئیمانم ئەگە من چینە لای بەرهەمێکی تر
بەرهەمێکی گەرموگوڕی دەم ئاخەری وا بڵم من دوایی وتم تۆ ینی بیڵیت و برانی تەڤژەنیش دەفەکە لێ بن کە چی کاکە لێ ئاوایەکی کردوتی دەفیتیانێ بەس شارە ئەم جارە گەرمیکەن بەرهەمەکە چییە؟ بەرهەمەکە من هەژاری قاپیتەوەمە مناجاتێکی خۆشە فەرمە ژینی گانجیم وا خەریکە تێپەڕێوی چەم نەکرد ژینی گانجیم وا خەریکە تێپەڕێوی چەم نەکرد داخەکەم داخی گرانم ڕووم لە تاقوا قەد نەکرد چۆن بڵێ مەهلی تەریقم وردووە ورادم نەکرد هەر ئەڵێم عاشقی تۆمە با بڵێن شەرمی نەکرد هەر ئەڵێم ئوماتی تۆمە با بڵێن شەرمی نەکرد من نەژاری قاپی تۆمە بێتەوە ناهوو زەلیل رووسیا و شەرمەزارم من لە مەهیداونەی خەلیل چاوەنۆری ڕەحمی تۆمە بۆم بنێری یەک دەلیل گەر لە لای خوا بۆم وەپارێ گەر عەفوهم کا خوای جەلیل گەر عەفوهم کا خوای جەلیل چیم لە حوبی دنیا داوە تا سەلاواتم مەبێ چیم لە حوبی دنیا داوە تا سەلاواتم مەبێ بێدەنگ نابم ئەی برایان تا هەواری ویم مەبێ ڕوڕەشە ئەو کەس کە جای حەزرەتی لا هیچ نەبێ ڕوڕەشە ئەو کەس کە جای عیزرەتی لا هیچ نەبێ تەک خەجاڵەت بێ ئەوەی تەسیری تۆی پێڕاز نەبێ تەک خەجاڵەت بێ ئەوەی تەسیری تۆی پێڕاز نەبێ شاهی شان سەروەلی خۆم یا ڕەسوول ئەڵڵا سەلام شاهی شان سەروەلی خۆم یا ڕەسوول ئەڵڵا سەلام بەخێر بنەوە خاتون جەنابەت جگەل لەوەی تێکست و بەخشان و ئەمانە ئەنووسیت ئەم شتانی لە ستودیۆکەش دانراون ئەم ئیشە دەستیانە ئیشی جوان و ناسکن ئەمانش ئیشی جەنابتن ئەمە چۆن دەست پێ کرد ئەمە لە چیەوە ینی ئەم فکرە و بەهرێت بۆ هاتۆ بتوانی ئیشە دەستیەکانیش بکەی سپاس بۆ خۆی گەورە من باوەڕم زۆر زۆر بەوە هەیە کە ئافرەت علمیش و زانستی سەلمانویانە هەردوو لای مشکی ئیشەکە بۆیە ئەگەر لە یەک ساتە جاری وهەیە ئافرەت لە مەطبەخە چێژ دێنێ خەریکی مناڵەکەیەتی خەریکی چێشتەکەی و خەریک تەلەفۆنەکەشتی یعنی بۆ من ئەگەر چەند کارێکیشکەم ئاساییە بەڵام ئیتر سپاس بۆخوا کە ڕێگری هیچ شتێکی لێ نەکردوم زۆر بە خۆشەویستیشەوە کارەکانی خۆم ئەنجامەیەم پێم باشە ئافرەت کاتی فەراغی نەبێت چکم کات زۆر گرنگە سەروەتی مرۆڤ گەورەترین سەروەتی مرۆڤ تەمەنێتی کاتێتی منیش پێم خۆش نییە کاتەکانم فەراغ بێ هەرچەنە کۆمەڵە ئیش و ئەرکی ترم هەیە بە خۆشحاڵیەوە کە خەریکیانم و سوودیشم لێ بینێ و سوودیشم گەیانە بە خەڵک ئەلحەمدولیلا و لە پێشان گەوشتیش دەنا ئیشەکانی ماشەڵڵا زۆر وردن ینی بەڵە سەرنجی بدانی دیارە کاتێکی زۆریان ویستوە تاوەکومانە دروست بەڵێ کاتێکی زۆری ئەوێ ئەرکیشی زۆر گرانە چکم مرۆوە بەڵام هەر شتێک وەک ئاماژەم پێکرد بە حەزی خۆت بێ ینی پێی ناڕەحەت نیت شتەکانم زۆر پێی معجیبن بەڵام لای خۆم یەک شتی تایە ئەم شتانەی من ئەوەی تایە کە هەمووی لە مێشکی خۆمەوە یعنی بڕوان بە یوتیوب و بۆ شتانە نییە بچمە ناوی سێریکەم هەموو ساڵێکیش داهێنانی تازەم کردووە لە کاتێکا خەریکی سەرقاڵی ئەمانی دروستیانەکەیت زەنگیانە و مور و تەرتیباتەکان ئەدەواتەکان لە دەوری خۆت کۆکەیتەوە ئەگەر تێکستێکی بۆ بێ مناجاتێکی بۆ بێ یەکسەرەی نووسم ناوەستم واز لەوانی تو خێرا هەر خەریکەوەشە جاری وهەیە بەدەم چنینەوە شتە نووسم جاری وهەیە بەدەم چنینەوە ئاوا مناجاتەکان یعنی بەو شێوازە ئەخوێنمەوانێ بۆ ئەوەی ئەمیشم لە دەست نەچێ ئەویشم لە دەست نەچێ حەق بێم بە ماڵ بە مناڵ بە تێکستەکانم ئەوە بە کارە دەستەکانیشم زۆر باشە هێ من دێنە لای بەڕێزت شەو
کەمێک کە ماندوو دەکەین شتی کەمان بۆ بڵێ ئەگەر خۆ شتێکی بێ بیڵێ بەسەراتێک دوێنێشۆ بۆ گێڕانی زۆر پێکەنی ئەگەر ئەم شوی شتێکی کەولا بێت ئەم شوی ئیجازەم لە بەسەراتێکی تر وەرگرتووە دێنشە قسەمان کە لەگە مامۆستا بیلال کاکەوە بەسەراتەکان هەمی جەنابتی لە خزمەتم شێ بوو بە شەڕمان لەگەڵ چێ؟ لەو مامۆستا بیلالە لە سەفەرێ بووینە دەرەوە بەڵێ تەوان بوو بە شەڕمان و هاسا و شتی کۆکردەوەتی تاوەتم نەڕۆمەوە لەسەر چی لەسەر مرخە تۆ مڕخێنی؟ ئەوە مڕخێنێ ئەوە مڕخێنێ مرخەیەکی چی کاکدانە ئەمەنەی مرخان و شۆ من تابایی نەخەوتم تەوان کە خەو خەبەرە کردووە لە خۆتر مەزاج تێقەچێ جارە خەبەرم کرد کاکە دەڕووکەوە دیوار کاکە بەم دیوە ناکرابچیتە ژوورێکی ترەوە یعنی لەسەر پشت و لەسەر لاوانە هیچ نەبێت بە شتێ بە هیچ بارێکات هین نابوو ساف نابوو تازە چوو بەسەر جادەی خۆڵ لە من جانەمانە خەیبەت نەبێ بەم شەو نەوەڵاقی جازە وەرگرتووە بە بارێکات مامۆستا بوو ئەو دی کاکە بووتی کاکە دەبا بخەوم بەم دی و هەر خۆ من هەر نەخەوتم تابیانی نیوە شەو خەبەری بۆ هەڵم کاکە تەواوی تر شێت بۆ من کاکە زین شێقەی منەچم بە ئوتێل جانتای کۆ کردەوە ئەمە کاکە بۆ خاتی خۆتی نادەخ مامۆستا بیلال بەڕاستی تووڕە نابێ بەس لە کاتی خەوە خەبەری کردەوە تەواوی تر ینی ئەوە نقطەی زۆفێ یارە لە سەفەر ئامودێتی هەچ بۆتێن لە سەفەر بووین ناڵم لە دەرەوە بووین دێ کاکە بە قوربان دێ ئاخر خۆ من هیچم نەوتووە حات وەرحاڵ هێنم کرد قەیناغا با منەم شۆ نەخەوم منی شیلاک بووم شەی دوای ئەوە ئەنجام من خەوتم پێش ئەو ئەنجام من ئەمرخان ئێجە بە ئەوشتا هەین داهیشتەوە دیار منەوە جاوە کاگێ من ئێمە لە هەورامان ماڵمان لە هەورامان باڵکۆنێکمانە بوو خزمێکمان لێ خەوتوی زۆر مرخی بەخۆ و باین دراوسەکەمەوەتی بۆ خاتری خواوەی کێ و خەوت و لە ماڵتانە دراوسەکەمان لە گوێ لێ بوو ینی ئەخر مامۆستا بیلال سەوتێکی خۆشی بەلاوەیە بۆ بابەتە هونەریەکان لەوە شار خۆش زۆر باشە یەن لای خاتون تا ئێوە شتێکمان بۆ ئامادەکەن خاتون ئەگەر مناجاتێک بەخشانێک شعریکەمان پێشکەشکەن سپاس دەکەین ئێستا مۆسیقا برایانی دەنگ ئیلاهی ئەی خودایە چەند ڕەحمان و چەند ڕەحیمی لەژێر ڕەهێڵەی گونا هاوا خوساوین تۆ هەر چاودێر و ڕەقیبی ئیلاهی نازانین شەل بووین بۆ ڕێگای قیامەتی تۆ تەواو نابینا فەلەجین بۆ بەهەشتی نەبڕاوەی تۆ ئیلاهی تەرازوی خێرت سەنگین و قورس و بتەوە چاو لە هەڵەی مرۆڤ ناکەی فایلەکان لە بۆ ئاسمان بڵند ناکەی ئیلاهی بە قوربانت بم توانای گەڕانەوەم خولقان ئایا سۆز و میهرەبانیت بۆ پەشیمانێک وا مەنگە چەند لێبوردەی بەهێ منی لێم ئەبووری لەژێر تووڕەبوون و خەشمە پەشیمانیم هەڵنادێری خودایە چەندە دڵسۆزی بەم کردارانەی کە کردم هیوای بەهەشتم ناکوژی خودایە زۆر پەشیمانم تۆ دادی پەشیمانانی مرۆڤ پڕە لە پەڵەی ڕەش تەنها تۆ پاسبی زەوجوانی دەبم بەخشە ئەیا مالیک ملکەتی تازە بڕوام تۆش خاوەنی ئەرز و ئاسمان لەو بەڵێنم پەشیمان نیم هەتا تەمەنم ماوە قەرزی ڕابردووم بە تەقوا هەمووی داوا ئەکەمەوە وەک داستانێکی سوتاو نەمامی نوێ ئەنێژمەوە با هەر بڵێن تۆ کافر بووی گرنگ ڕێگای لای خودای خۆم
بە تۆبەوە دۆزینەوە بە تۆبەوە دۆزینەوە بە تۆبەوە دۆزینەوە خاتو شەکوە تا چەند گرنگە دەبینی زۆرێ لە موسڵمانان بۆن منە گەربیوە شەو نوێش بکە ئەم جۆرە وشانی بۆ نایەت ئەنی هەر لەوانەیە داوای لێ خۆشبوون کە بەڵام تا چەند گرنگەکە مسلمان گرنگی بەم جۆرە وشانە بعد یاخود بێت نامیلکەی و ئەو مناجاتانە بخوێنێتەوە کە هەم بۆ دەرونی خۆی سوودی لێ دەبینێت و دەرونی ئاسوودە دەبێت لەگەڵشیدا پەیوەندیەکە نێوان خۆی و خۆی گەورە بەهێزتر دەکات. پرسیارێکی جوانە دەستخۆش. من هەمیشە وتم و ئەشیڵێمەوە ئەڵێم هەر کەسێک جاهلیەت تێنەپەڕێنێ قەت نازانێ ئیمان چەند لەزەت و چێژ و جوانە. ئەبێ بۆ قۆناغا ڕۆشت بێ. حتمما خۆم بۆ قۆناغا ڕۆشتم بۆیە ئەشتوانم بنووسم. یعنی نازانم بڵێم چی. مناجات ڕۆحی منی زیندوو کردەوە هەستی منی زیندوو کردەوە من مردوو بووم بەس جوڵەم بوو جەستەم هەبوو بەڵام هەستم نەبوو هەمیشە وتمە قەدری ئەو ئیمان لای ئەو کەسانەیە کە جاهیلێت تێنۆشن. بەڵێ خاتون تۆ ئەم بابەتانەی کە هەتن چاپت کردوون لە دوی توێی نامیلکەیەکە یان بە تراک و بە سیدی بڵاو کردوونەتەوە یان کەسێکی با بڵێن شاعیر ئەدیب دۆست هونەردۆست گوێی لێگرتوون پێشنیار و ڕخنت دێ بگرن بڵێن ئەمەی ئاوا باشە ئەو فلان ئەو ئاستت هەیە لە ویایەت. سپاس بەخوای گەورە کە هەموو کەسێ بە ڕخنە دروست ئەبێت ڕخنە شتێکە پێویستە هەمومان خۆشمان بیە ڕاستی شتێکە پێویستە هەمومان ملکەچی بین. بڵێم ڕخنەی وام لێ نەگیرەوە کە بڵێم شتەکانم یعنی ناشرین بیان خوانە خواستە شتێ بەڵام ئەسەف کە تا ئێستا هیچ شتێکم چاپ نەکراوە. خۆزگە لە وڵاتی ئێمە گرنگی بدرایە بە نووسەرەکان و من ئەگەر بڵێم هەر لەما ئەنووسم ئەم چاپ نەکراوە هەزاران شتی ترمەیە تێکستم بۆ مناڵان هەیە هەر زۆر سوودی هەیە کە هەر نشکراوە بە سرودێک بۆ مناڵان. من پێم خۆشە لێرەوە لەم بینبەرە جوانەی ئێوە بۆ خۆم ناڵێم هەر کەسێک کە ئەزان بابەتەکانی جوانە ئەزان بابەتەکانی ئیسپادەی لێکری ئەزان بابەتەکانی گونجاو بە ناو کۆمەڵگا گرنگی پێ بدرێت و چاپ کرێ و بڵاو کرێتەوە و خوێنەر و بینەر بیبیستێت و بیبینێت. بەداخەوە کە من تا ئێستا هیچ شتێکم چاپ نەکراوە و تۆمارکردنیش تۆمار کراوە بەڵام بەدڵی خۆم نییە لەبەر ئەوە کە وەک شتێ بڵێ بڵاوم پێ نەکردووە. بەڵێ دەستە خۆش بە کاگێ من دەگەڕێن لای تۆ بە هاوکارانمان لە زۆرە لە مزگەوتەکانی پارێزگاکان و شارۆچەکاندا هەن و بزانین ئێستا لە پارێزگای سلێمانی کە هاوکارانمان لە مزگەوتی قەدرن دیمەنی عیبادەت و پەرستشی نوێژخوێنانمان بۆ دەگوازنەوە پێکەوە بینەریان دەبین. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله.
مادت 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 مادته يا الله مادت 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 مادته يا الله درقاي دلم تيك شكاوى ورين سادي مسلمانان دنيا البيشين بازكر دواي زامي مسلمانان مادت 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 هو يا الله لتاريكيني ويشودا ورين سادي مسلمانا دنيا هالبيشين بازكر دواي زامي مسلمانا مني غافل عشقي أو رونق نوري إيمانا هنقاوي دلم هالقرم بمنزلي مسلمانا مادت 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 هو يا الله روزاي نبي والله بچين سادي مسلمانا روزاي نبي والله يا بچين سادي مسلمانا بخدمة حبيبي خدا ناس داري قشت مسلمانا مادد 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 هو يا الله درقاي ظلمتك شكاوى ورنسادي مسلمانان درقاي ظلمتك شكاوى ورنسادي مسلمانان لك بيانم دليكي رون وقدلي مسلمان خاتون وابزانم جگەل لە مەسائلی ئیشی دەستی و کاری دەستی و شعر و پەخشان ئەوانە جەنابەت لە هەندێک فیستیڤاڵ و یا با بڵێن پێشبڕکەی تەلەڤیزیۆنی و ئەوانەشا بەشداریت کردو ئەگەر وەکو تەرجیعێک بۆ خوشکان و ئافرەتان ئەگەر ئاماژە بکەی بە کورتی سوپاس دەکەین. بەڵێ من لە کەناڵی سەحەر بەڵێ پێشبڕکەی وێنەگرتن فۆتۆ لە ناو 600 کەسا پلەی یەکەم مێنا ئەو کاتە بەڵێ مۆبایلێکی گالاکسی سفریشم پێ بوو بەڵام جوانترین وێنەی سروشتم گرتبوو زۆرترین وێنەی سروشتم گرتبوو لیژنە بڕیاریدا کە من پلەی یەکەم بەدەست بێنم سوپاسیانەکەم لێرەوە خەڵاتێکی شایستە و بەڕێو ڕسمێکی جوان کە بۆیان ناردنەوە و هەر لە بەرنامەی ساباتی نورە 30 پرسیار لە قورئان لەویشا هەر پلەی یەکەم مێنا سوپاس بخوا بەڵێ لە فیستیڤاڵی دەستەی تەبا بەشداریم کرد بۆ یەکەم جار و یەکەم فیستیڤاڵم بوو لە ناو 7 کەسە 10 کەس دەرچوون ئەو 10 کەسەیەکیان من بووم بەس منیشیان ئافرەتیا بووم ئەم سەرکەوتنانی ژیانت کە ماشەڵڵا سپاس بۆ خۆ خەرمانەیەکە لە ژیانتە دەکرێت بێتە تەرجیعێک بۆ خانمانی دیکە کە لە چەقبەستوو نەبن لە بوارێکە دەتوان لە زۆر بواری دیکە ئەگە تۆزێک مێشکیان بخەنەگار دەتوانن پەری پێ بدەن خۆی ژیان دوو یاسای هەیە یاسای یەکەم ئەفەرمێ هەوڵدان یاسای دووهەمەڵێ هەوڵدانی بیر نەچێت یاسای یەکەم بیر نەچێتەوە گرنگە ئێمە هەوڵ بدەین و ئامانج دیاریکەین بە خۆمان هەر کەسێک ئامانجی دیاری کرد دڵنیابن کە ژیانی بەرەو خۆشی و بەرەو فەراهەمەچێت چونکە ئەگەر ئامان زیاری نەکەی هیچ وجودێکی نامێنێتەوە ژیان چکم ژیان یعنی شەڕکردن لەگەڵ هەر شتێک کە نایەت کە ناتوانیت ژیان بە نرخە
پێویستە ئێمە قەدری بگرین ژیان تراژیدیایە پێویستە سەیریکەین ژیان خەیاڵە پێویستە ئێمە بکەین بەڕاستی زۆر باشە پرسیار و ئەوە زۆر لەسەر بابەتەکە و لە ژیانی تایبەتی جەناب بەڵام مەزانم کات دەرفەتمان نایەت ئەگەر دوا بەرهەمی خۆتمان پێشکەش بکەیت سوپاس دەکەین هیوادارم ئینشەڵڵا هەمومان لەم قەدرا بگۆڕین بەخۆشمەوە ئەگەر خوانە خواستە بێکەم و کوڕین هەڵەیەکمان بێ من گۆڕاوم لە مەیخانە هەڵهاتووم بێنەوا و بێهۆش ئەبووم لە خودای خۆم غافڵ ئەبووم وەک نەمامێکی چەوتاوە وەک نەخۆشێکی فەوتاوە وەک خەواڵوویەکی قوڵی بێخەم لە کەناری دوور لە یادت بای مەستی شەکەتی کردم سەما و جۆلانەی پێکردم من گۆڕاوم بۆیە هاتم جیاواز ئەمساڵ جیاواز لە بێخەفڵەتی پەر ئێستا هاتم بە تەمەنێک داوای لێبوردنەوە بە ئەندازەی دووری و سەرەڕۆییمەوە بە ئەندازەی بەسۆزی تۆ لە کردارم پەشیمانم تۆبەم پێیە بە ئەندازەی بەسۆزی تۆ لە کردارم پەشیمانم تۆبەم پێیە لەسەر دڵم نەخشاندوومە لە خەیاڵما بە خێویان کەم لە ژیانما خزمەتیان کەم ئەی خودایە من گۆڕاوم خودایە لە دەست گوناه هەڵهاتووم بۆ جێگایەک لێت نزیک بم لێم نزیک بی لە ژێر تاوان بمشۆیتەوە لە ژێر تاوان بمشۆیتەوە لە مانگی دووری پڕخێرت دووبارە سەوزم کەیتەوە ئەی خودایە ئەی خودایە بەس تۆ خاوەنی ئەم ڕەحمەتەی بەس تۆ جێگای ئەم مەنزڵگە پڕمەینەتەی بەس تۆ خاوەن لێبوردنی هەڵەپۆشی خالقێکی یەکجار دڵسۆز و مەزنی هەڵەپۆشی خالقێکی یەکجار دڵسۆز و مەزنی من گۆڕاوم یەخمە دەستی خۆش بێ دوومان کردن ئەم شەو ئەزتتان کێشە بەڕازان بەردەوام دەبین لە ڕووماڵکردنی عیبادەتی موسڵمانان لە مزگەوتەکاندا ئێستاش وتارێکی مامۆستا لێرگەرمیانی لە یەکێک لە مزگەوتەکان دەگوازینە بۆ ئێوە عزیز لە پارێزگای سلێمانی پێکەوە بینەری دەبین ئەم ماڵە پێک بێن و بەشێکیشی بۆ خۆت هەڵگرن و بەشێکیشی بکەن بە سەدەقە ئەم قسە کێ بۆمانە گەڕێن تۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری صلی الله عليه وسلم شتێکە پڕ لە پند و ئامۆژگاری نەبێ قسەی زیادی نەبووە بۆ ئومەتەکەی بیگەڕێنێتەوە بەڵام ئەو دەرزەی کە بۆ ئێمەی تایە بەڕێزان ئەوەی بینیتان دیارە بچڕا ئەوەی بینیتان مامۆستا دلێر بوو لە یەکێک لە مزگەوتەکانی شاری سلێمانی ئێستا دەچینەوە لای وتارەکەی برا بەڕێزەکانم هەر کەسێ خوای گەورە پێی ببەخشێ قەناعەت ئەو کەنزەیە کە چی لێی دەرکەی کۆتایی پێی نایە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لە فەرمودەی صحیحە غینا دەوڵەمەنی بەوە نییە ئینسان سەروەتی دنیای زۆر بێت ئەفەرمێ غینا بە دەوڵەمەنی نەفسە خەڵکێکی زۆری هەیە بەڵام باوەڕتان بێ ماڵ و مناڵەکەشی سپادەی لێ ناکات هیواش هەیە کە قەناعەتی هەیە بەوەی خوا پێی بەخشیوە ئەم قەناعەتە زۆر شتی شەگرێت و حتا لە شێوەتە ئینسانی مسلمان شێوەی هەرچۆن بێخوا دروستی کردو بەرزە نزمە ڕەشە سپیە کە لە بەرامبەر ئاوێنەیەکە وەسێت ئەڵێ اللهم كما حسنت خلقي فحسن خلقي
چکە ئەزانێ ئازایەتی نییە من چۆنم چونکەەوە خوا خۆی بەخشی بێتی کەس نازی پێوە نەکە دایما عولەما فەرمون شتی ئیضطراری تۆ خۆت دروست نەکردە تا فەخری بکەیت دەنگخۆشی هی خۆت نییە خوا پێی داوی بەڵام ئەوەی کە ئەوێ سوپاسی خوای لەسەر بکەی عەفوی تۆیە بەخشینی تۆیە سەبری تۆیە ئەخلاق جوانی تۆیە لەگەڵ دایک و باوکتە باش بە لەگەڵ دراوسێتە باش بە دەست پاک بە داوێن پاک بە ئەمانە بەڵام بڕێکی خۆتە جا کابوو لێرە ئەم فەرموودە کە ئێمە باسیەکەین بەڕاستی زۆر گەورەیە تۆ ئەمڕۆ ئەگەر ئاگامان لە مەحکەمەکان بێت مامۆسانی ئاینیش لەم قسەم باشتی ئەگەن یایم لەوە ئەچێگەر بڵێم ڕۆژانە ڕاستکەم بەڵام با لەبەرەوەی بە تەکید ڕاست بێ هەفتە نییە لەوە ئەچێ عائیلەی وا هەیە کە تەواو ئیلتیزامیان نییە لەسەر میراتێکە خوا دایەتی بە خوشکەکەی خوا دایەتی بەداکەی نەکێشەیان کە ئەو مڵکی خۆیەتی پارەکەی خۆیەتی واجبە بەشەکەی بدات خوا وەسیەتی کردووە ئەو خوشکەتە بێ لێی وەرگرێت بەڵام تۆ بینی لێرە ئەم دوو کەسە پێغەمبەر بۆمان باسەکە صلی الله علیه وسلم یەکێکیان چەند ترساوە تووشی حرام بێت ئەم ئاڵتونە کەسی کە بێ ئیشارێتەوە و هەڵی ئەگرێەوە من نمونەی میراثێنمەوە میراث ئازایەتی نییە تۆ بیبەخشی هی خۆیەتی بیخۆی حرامە خۆی زوڵم لە خوشکەکەتەکەی مناڵی خۆت دەرخوادی حرامە کە ئینسانی مسلمان ئەترسی حرام بخوا چونکە حرام بەرەکەت لە تەمەنتە لە ماڵتە نایەڵێ ئەترسی حرام بخوا چونکە حرام نایەڵێ دوعات قبول بێ ترسی حرام بخوا چونکە حرام مناڵەکەت والی ئەکا پەروەردەیەکی باش نەبێ لە قیامەتە پارە نییە دینار و درهم نییە حرامت خوارد حەسەنات و سەیئاتە ئەو لەیلەت القەدرەی کە تۆ ماندووە بیت و ئەیگری ئەگەر خوا لێت وەربگرێ غەیبەتی خەڵک بکەیت و حرام بکەیت لە قیامەتە عیبادەتەکەت وەرەگرن خوا پەنام دەکاوە بوو کابرا لە حرام ترسا دەست نابا بۆ ماڵی دنیا کە دنیاش واقعا مەتاعێکی کەمە قیاسەن بە ئاخرەت کابوو ئەمەی خاڵێکە کە ئێستا تەماشاکەن ئەو نمونانەش برا بەڕێزەکانم ئەو نمونانەش نمونەی کەسانێکن باخوا باش بناسن نمونەی کەسانێکن باشتر پەیامی پێغەمبەران هەڵگرن کە ئاوای لێ بێکە بترسیا پارەی برایەکی بخوا تۆ بێ کاکە بڕۆ بۆ مەحکەمە ئەم هەمووی کابرا دە حوجە ئەگرێ مەحامی ئەگرێ لەبەرەوەی جای وایە ناحەقیە بکە بە حەق بۆ خۆی بەڵام ئەم پیاوە بێ گەک و ئاڵتون بدۆزیێتەوە بیبا بۆ کابرا کەسیش پێ نازانێ گەر بیبات ئەویش لەولاوە بڵێ حوجەی مرۆ تا کاکە من ئەو عەرزەم فرۆشتۆتە تۆ هەرچی تیا بێهی تۆیە بەڵام ئال لێرەیە ئەگەر خوا یارمەتی ئینسان بدا لەگەڵ خوایە ڕاستکە بەرەکەتەکەوێتە تەمەن تۆ بەرەکەتەکەوێتە کاتەوە بۆیە بەڕاستی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێ باسی پارەمان بۆ ئەکا ئەفەرمێ دوو گورگی برسی بکەونە ناو مەڕوو ماڵات چەند زەرەر و زیانی هەیە سووربوونی ئینسان لەسەر دووشت لە پارە و هەوڵدان بەڕوای مەنسەب و جاه و مەسئولیەتە ئەوەنەی کە ئەمیان زەرەری بۆ دینت هەیە دوو گرگەکە ئەوەنە زەرەریان نییە بۆ مەڕوو ماڵاتەکە بەڵام لەگەڵ ئەوە ئەمە ذەمی پارەیەکە کە حەڵاڵ و حرامی تیان نەکرێ بەڵام ئەگەر خوای گەورەش بداتێ بە حەڵاڵی ئەو تیکەنانەی ئەیدەیتە خێزانت بە عیبادەت بۆ تەنووسرێت ئەو دەسەی ئەی بەخشێ باشترە لەو دەسەی کە وەری ئەگرێ ئەمانە بەڵام بۆ کەسێ سوور بێ لەسەری کەسێ پارە لە دڵیا بێت لە دەستیان نەبێت کە بەڵام لێرە کەوا بوو ئەوەنەیش خەتەرە ئینسانی مسلمان ئاگای لێ بێ حتا تەنانەت کڕینی بەهەشت خوای پەروەردگارە فەرمی عەزە وەجەل إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة يعني من لو لو آيتاني كزور صريحا هو زور هالرشي تيايا بو إيمان داران أجر باش ليتيانجن أم آيتيا كإنسان آجاي لنفسي خوي نبيت وآجاي لباخلو مدخله وخزينه دكانه كتجارتي خوي نبيت بهش بدسنا عينيت بو قالب براسي خواي پروردگار لإيمان داران دوشت أكره مقابل بما باش تيارداتي يكم إن الله اشترى من المؤمنين أنفسهم نفستي خوتنية عبدي خواي كهي خوت النبو أبي بحسابي سيدكت بكاري بيني شاوت چي أبيني قوت چي أبي سي پروردگاری عز وجل أبي خواي ببي شرعي خوا هنگاوبني قوله شد بقري إما آزاد نين أما سياستي غربة ثقافتي غربة بنا حريتي تعبيرة آزادي شي لبركي شي أكي بيك شي أخوي شي كسابتك كاك الربا حرام أبو مسلمان حرير حرام أبو بياوي مسلمان
لە کەسابەتە حەڵال و حرام دیاریکراوە لە پۆشاکتە حەلال و حرام لە ژنهێنانتە حەلال و حرام دیاریکە لە خواردنتە حەلال و حرام دیاریکراوە ئێمە عەبدی خوای گەورەش ئەمری بە خراپە نەکردووە هەمووی لە بەرژەوەندی خۆمانەیە تا وەکو دنیایە لە شریعەت ئیسلامیە یەک شت نادۆزرێتەوە کە خوا حەڵاڵی کردبێت زیانی بەشەریەتی تیابێ یەک شتیش نادۆزرێتەوە کە خوا حرامی کردبێت قازانجی بەشەریەتی تیابێ کەوا بوو لێرە ئەمەیە ئەوە بڵێم کە ئێمەی مسلمان ئەبێ بزانین کە عەبدی خوای پەروەردگارین لە دوو شت خۆمان بپارێزین لە فیتنەی سنوور بەزاندنی شەرعی خوای پەروەردگار ئایا ئەم نمونە ئەم چیرۆکەکان برا بەڕێزەکانم بۆ ئەوە نییە بڵێم کاکە لە زەمانێک هەبووە نابێم ئەم چیرۆکانە لە دنیای واقع ڕووی داوە کە قورئان و سونەت بۆمان باسەکە لە ژیانی خۆشمانە ڕوو ئەدا ئەمە گرنگیەکە لێرەیە دەرسەکە وەربگرین لە ژیانی خۆمانە ڕووەدا بزانیم ئێمە کاممان ئەو ڕێگا بگرینە بەر کە خوا پێی خۆشە کامیان لای خوا سەربەرز بووە کامیشیان بەدبەخت بووە ئێمە حەذەری لێ بکەین چۆن هەر لە عهدی رسول الله صلى الله عليه وسلم یەکێ لە ئەصحاب ڕۆشتە شوێنێک ئەسپێ بکڕێ کابراوتی ئەم ئەسپە بەچەند 2 دینار یا 2 درهم سەب ئەلموم سعرەکەم لێ وەڵام سەحابە پێوت ڕەختی ڕۆشتەوە بانگی کردەوەتی وەڵا تۆ نازانی بیفرۆشی ئەمە حەقی سێیە وەڵا نەختی ڕۆشتەوە بانگی کردو بۆی زیاد کرد تا هەشت لەگەڵ یاڕ کابراوتی باشە تۆ بۆ واکەی ماڵی خۆیەتی وتی من بەڵێنم داوەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم ناصحی مسلمانان بم دڵسۆزی مسلمانان بم ئەم تۆ نازانی ماڵەکەت بفرۆشی بەرەکەت ئالەوەیە دە ئێستا برا بەڕێزەکەم نامێ لە باسەکەی دەرچم بەڵام من دیێمە دوکانەکەی تۆڵم کاکە مۆبایلەتە ئەڵێ وەڵا دەقەیە سەبر کە خۆی نیەتی ئەڕوا لەو دوکانەکە بۆ مەکڕێ چەند خۆشە هی ماڵی خۆی نییە جائز نییە پێم بفرۆشێت هی خۆی نییە لا تەبع ما لەیسە عندك ئەبێ بڕۆ بڵێ کاکە لای ئەو برامە هەیە بزانم خۆشەویستی دروستە بێ ئەسڵ لە مسلمانانە مادە نییە برایەتیە ئەخلاقە خۆشەویستیە دنیای مسلمانان دنیای خۆشەویستی وەکو جەسەدێکە دەبینیتەوە نمونەکە ئەو پیاوە ئەسپەی چۆن فرۆشت ئێستا کابرا حەذەرە کاڵە کاکە گیان پرسیارێکی لێکەین ناوێرێ بڵێ کاکە وڵا ئەو سیارە و تۆ داوایکی ئەوەیە ئەزانێت گڵایەکە خواڕوانیە خۆی سەریع بیکڕێت و بێ بیدابەتەوە وەیە بەرەکەت لە کەسابەتە لە خزمایەتیە لە دوعایە نەماوەکو پێویست لەوە ئەچێن دەستمان نەگرت بێتە دینەکەمانەوە نمونەیەکی کەکە کۆتایی قسەکانمی پێبێنم یەکێ لە پیاوچاکان کە ناوی ئەبوو عەقیلە بێت زانایانە فەرموون ئەمە لە نەوەی ابن جۆزیە بەغدادی ئەبێت لەجە ملوانکەیەکی لؤلؤ ئەدۆزێتەوە دەبێت لە حەجا بێت و ملوانکەیەکی گرانبای لؤلؤ بدۆزیتەوە ئەم پیاوە فەقیرە بێ خێزانی نییە برسی ئەبێ لەوێ غەریب ئەبێ ئەگەڕێی خوای گەورە ئەم ئامانەتە چۆن بگاتە ساحێبی خۆی لەو حەجە سەرقاڵێەوە ئەبێڵێ کێ شتێکی ون کردووە کێ ملوانکەیەکی ون کردووە تا لەو لاوە خەڵکێکی تر کەمە شتێکی گرانبایە ساحێبی بەدوای ئەگەڕێ وەڵا ئەگاتە پیاوێکی بەتەمەن ڕیش سپی شەڵێ وەڵاچی ئەڵێ تۆ ئەو ملوانکە دۆزێت وڵا تۆ ونتەوە بڵێ سیفەتەکەیم پێ بڵێت ئەوی شەڵێ بەو شێوەیە وەڵا بووی کە وابێ تەسلیمی ئەکاتوە چونکە ئەوتانی کاڵێم ئەمانەت کە خوا ئەمری پێ کردووە بیگەێنیتە جێگای خۆی قەناعەت کە مایەی بەختەوەری ئینسانە قەناعەتت بۆ خۆت هەبێ بەو خێزانەی کە من و تۆ پێشەوەی بێنە دنیاوە خوای پەروەردگار ئافرەتەی بۆ تۆ دانیە وەڵای تەمەن بگەڕێیت وەرەوە هێنیت ئەو مناڵانت ئەو ڕزقەی کە هی خۆتە قەناعەتت هەبوو دەست نابەی بۆ شتێکی خۆت نییە شەڕ ناکەی لەگەڵ قەدەرە ڕازی ئەبی بە قەدەر وەڵا ڕۆژگار دێت و ئەڕوا ئەم ئەبوو عەقیلا ڕوا بۆ کوێ ئەڵێ سەردانێکی بەیت المەقدس بکەم خوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی ئازادی کات خوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خوا قسمەتی ئەمەش بە ئازادی بڕۆینە ناوی لەبەرەوەی هەر زۆر غەریبە ئینسانی مسلمان بە ئاسانی بەحەسیەتەوە و ڕووگەی یەکەمی هەموو پێغەمبەران ڕوویان تێ کردبێ بەدەست یەهودەوە بێت و هەر خەمی نەخۆی ئەوەنەی کیلۆیە تەماتە خەمی نەخۆی والله یەکێ لە دوعاکانمانەوەی بێ بڵێن خوای عزەتی مسلمانان بگەڕێنەوە وڵاتی ئەمەش بپارێزە بەم بە عزەتی ئەم میلەتەی ئێمە عزەت بۆ ئیسلام بگەڕێنە بە ئیسلامیش عزەت بۆ میلەتەکەمان بگەڕێنەوە خوای گەورە جاڵێ بسەردانێکی بەیت المەقدسم کوتم لێەوە با بڕۆم بۆ شام لە شامەوە بگەڕێمە بەغدادی ئەبێت ئەڵێ وەڵا ڕۆشتمە شام بەخوا برسیم بوو سەرمان بوو دنیان سارد بوو شوێنم نەوتیا بخەوم ڕۆشتمە مزگەوتێ هەڵا بەیانی مزگەوت کەسی لێ نەبوو بەرنوێژی بکە خەڵکەکە فەرمیان لێ کردم تا مامۆستاکەمان وەفاتی کردووە ئەمیش زانا بوو عالم بووە بەرنوێژیشتیان بۆ کا خەڵکەکە بەدڵێ بێ وەڵا تەکلیفی لێکەن ئەڵێن وەڵایی حەزەکەم ئەم ڕەمەزانە بێ لە لامان بمێنیتەوە وڵا کابرا لەلایەن ئەمێنێتەوە لە پاشەوەی بین الحەمدلله
ترکە خوای پەروەردگار بێوێشتێگەت بداتێ کەس ناتوانێ منعیکە ئەمە فەرمودەی پێغەمبەرە صلى الله عليه وسلم یەکێک لە باسەکانی قەدەر یەکێک لە گرنگی ئیمانیان بە قەدەر ئەوەیە اعلم لو اجتمعت الأمة على أن ينفعوك بشيء لم ينفعوك إلا بشيء قد كتبه الله لك والله إلا أوفر الدنيا خواش تيجي نصيبه بوا يك لأيما جلو إنس ببيا ببربست إلا أقابيت خواي قورش لنا وباخل تابيت منعي كردي بيا بقاتتوا والله نايخويت بو إنساني مسلمان كرازي ما شاء الله لم يشاء لم يكن الله كابرا ما ودوايا ومتيان الله يكاكا تو ما بيمان خوشا لمز قوتي ما تو مامۆسای ئێمە بیت و مامۆسای ئێمەش کچ من و خانوو مڵک وەمانەیە هەیە و مامۆستاکەشمان دەست چووە بەڵکو تۆ هەوڵە دێنە و کچت بۆ بێنین و تۆ لێرە لای ئیمامی ئێمە بە وەڵڵای خوای گەورە بۆی ناردێتی تێشەکە لەو غەریبی و نەبوون ئێمانە وەزع ڕێکە خەن وەڵا ئافرەتە بێتە قسمەتی ڕۆژە دێت و ئەمانە تەماشاکە وەڵڵا هەمان ملوانکەی کە لە حەجە گێڕاوێتی بزام هی کێ لەلایەو ئافرەتێ زۆری لا سەیرە بێت پرسیاری لێ کاڵێ ئەمە لەکوێ دەستووە کەوتووە لەم قسانە دیێن و ئەڕایش بۆی باسەکە ئەڵێ وەڵا حاڵۆڵە کاکەمەل من لە حەجە ئەم ملوانکەم دۆزێتەوە تەسلیمی پیاوێکی بەتەمەنم کردە ئەڵێ وەڵای ئەو باوکی من بوو بەڵام باوکم تا مرد ئەی فەرموو اللهم ارزق بنتي رجلا مثل الذي عاد إليه عقده خوایە گیان کوڕێک وەکو ئەو کوڕەی کەەوە ئەمانەتەی گەڕاندووە بۆ من بکەیتە قسمەتی ئەم کچەم ئەوە خوای گەورە نەک کوڕێوەکە و کوڕە خۆتی کردە قسمەتم لەبەر ئەوە دائیمەن ئینسانی مسلمان مامۆستا قسەیەکی جوانەکە لە ئیسلامەتیمانە من تەماشای ئەم دقە مەکە تۆ عیبی سەیارەکەت باسەکەی قازانجێکی کەم تەدرێتێ تەماشای ئەو بەرەکەتە بکەن کە لە پشت ئەوەیە دواتر لە زەتی لێوەرەگری ماڵت مناڵت بە پارەیەکی کەمە حەسێتەوە چونکە پێغەمبەر ئەفەرمێ صلى الله عليه وسلم لە فەرمودەیەکی متفق عليه ئەفەرمێ إذا صدقا وبينا بورك لهما في بيعهما راسيان كردو بياني عيبيان كردي كرين وفروشناكيان وخفي وجلي وكو إمامي غزالي فرمي بركتي تيكي وإذا كتما وكذبا محقت بركة بيعهما با باريكي زور لري درو بيت باخلي بس بيا بركة بيت حتى جاري وايا وزن لنا ومالو منالي خويا نعمله انجا تماشاي عاقبتي شد بكين عاقبتي درو فجور بو آقرة عاقبتي راستي ئەتوا بەرەو بڕ و برژ بەرەو بەهەشتمان ئەبات دایمەن لەو شتانەی ئینسان بیر کاتۆ بزانم خوا بەڵێنی چییە داواکەم لەخوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی خوا عاقبەتی من و ئێوەش بەخێر بگەڕێ خوا شەرمەزاری ڕۆژی لیقای خۆیمان نەکات اللهم اقسم لنا من خشيتك ما تحول به بيننا وبين معاصيك ومن طاعتك ما تبلغنا به جنتك ومن اليقين ما تهون به علينا مصائب الدنيا اللهم متعنا بأسماعنا وأبصارنا وقوتنا ما أحييتنا واجعل الوارث منا اللهم لا تجعل مصيبتنا في ديننا ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ بەڵازان ئەوە دیمەنی زیندووکردنەوەی شەوانی قەدر بوو لە مزگەوتێکی شاری سلێمانی مزگەوتی قەدر کە مامۆستا دلێر گرمیانی تایدا وتارێکی پێشکەش کرد بەڵازان دەچین لای بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان خوانی ڕەمەزان کە خات و نزا نەسرەدین شیرینی کونافەی بۆ دروستکردن بە کونافەی پێما بێ هندستانی کە بە سپۆنسەری کۆمپانیای بلباک بورن پاکستانی بە سپۆنسەری کۆمپانیای بلباک پێکەوە بینەری ئەو شیرینیە دەبین. خوانی ڕەمەزان بە سپۆنسەری بەرهەمەکانی بلباک نوشی گیاتان بێ تەنها بەناوی خوای گەورە میهرەبان سپاسدایش بۆ خوای گەورەکەم شەوش دەرفەتی پێیان لە خزمەتان نابم بۆ پێشکەشکردنی جۆرێکی تر لە شیرینی ئەوش ئامادەکردنی شیرینی کونافەیە بە شعری پاکستانی پێکاتەکانی ئەڵێم پێشتر ئامادەم کردووە شعری کونافەکە لە بەرەوەی مەکاتی بەرنامەکەم کەمە ئامادەم کردووە شعری پاکستانی کە لە زۆربەی مارکێتەکاندا دەست دەکەوێت کەمێک گوردیەکەی لەگەڵ زبدە یاخود کەرێ
توانێت کەری کوردیش بەکاربێنین تاموبۆنی خۆشترە گوێز و بادەمی هاڕاو تێکەڵم کردووە جوان کەمێک سوورم کردوتەوە ئەوەی لێ دروست بووە ئەتوانی زیاتر تۆ سووری کەیتەوە لەگەڵ ئەمە محەلەبەیەک دروست دەکەی کە پێکاتووە لە 2 کەوچی نیشاستە 4 کەوچک ئارد و تقریبا 2 پەرداخێک شیری تار خۆ ئەگەر شیرەکە شر و شک بوو توانی پەرداخێک شیر لەگەڵ پەرداخێک ئەو تێکەڵ پێیان خودت پەرداخۆنیوەک ئەو و من یەک خامشم بەکارهێناوە تۆ ئەتوانی کرێمی ئامادە هەیە ئەو کرێمی ئامادە بەکاربهێنی تەواوی پێکاتەکان تێکەڵەکەین لەسەر ئاگرێک ئامادە یەکەم تاوەکو جۆرێک لە محەلەبی دروست دەبێ بێت بەردەوام دەستت پێوە بێ ئەوەی کڵۆ نەبێ خۆشەویستان ئێستا من محەلەبەکەیشم ئامادەیە سەرەتا کەمێک زۆر ئاسانە ئەم شەکر هەیە لە پێکاتنیە بەڵام کەمترین شەکریتیە نوشی یادم بێ بەڵێ خۆشەویستان وەک بینیتان کونافەکەمان ئامادە بۆ مەجۆرێکی کێ لە کونافە بە هەویری کونافە نەمان کردو بە شعری پاکستانی کردومانە جارێکی کە پێکاتەکان ئەڵێمەوە بۆ محەلەبیەکەی کوپێک شیرمان هەبوو لەگەڵ کوپێک شەکر 2 کەوچک نیشاستە 4 کەوچک ئارد هەر هەمووی تێکەڵەکەین لەگەڵ خامەیەکە هەمووی تێکەڵ ئەەکەیت لە سەر ئاگرێکی هێواش چاوەڕێیەکەی تقریبا 10 دقەیە کە تا چارێکێک تا جوان محەلەبێکی خستی جوانمان بۆ دروست دەبێت و بۆ دروستکردنی شعریەکەی پاکەتێک شعری پاکستانیم هەیە لە ناو زبدە یاخود کەرێ تۆتوانی کەرێ کوردیش بەکاربێنی زۆر تام و بۆنی خۆشە لەگەڵ گوێزی هاڕاو و فستەقی هاڕاو جوان تێکەڵم کردووە کەمێک سوورم کردوەوە لەسەر ئاگر ئەوەی لە دەرچووکە لە بەرچاوتانە بینەرانی عزیز سپاسداش بەخوای گەورە کە ئەم شەویشتوانم لە خزمەتانە بم بۆ پێشکەشکردنی جۆرێکی تر لە شیرینی داواکارم لە خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و تاعەتی هەموو لایەکمان قبول بکە سفرە و خوانی هەمووان ڕازاوە بێم تا بەرنامەیەکی تر بە خوای گەورە میهرەبانتان ئەسپێرم
خواتان لەگەڵ ماڵتانەوە. بەڵە بەڕێزان کەم کەم ئیتر بەرەو کۆتایی بەرنامەکەمان ئەڕۆین لە کۆتاییدا پرسیارەکەمان کە وتبوومان خی گەورە لە قورانی پیرۆزدا سوێندی بەژیانی کێ خواردووە یا چ پێخەمەرە خواردووە بێگومان وەڵامی ڕاست بۆ ئەم پرسیارەی ئێمە پێغەمبەر محەممەد درودی خی لەبێت پێغەمبەر ئیسلام سوێندی پێخورا و ژمارەیەک پەیوەندیشمان وەرگرت مەجال نەبوو پرسیاری دۆمکەین و پەیوەندی دیکە وەرگین شەموو بەشداربان وەڵامی ڕاست بەڵە هەمویان وەڵامەکانیان ڕاست بووە تیر بشک بۆ ناوەکان بکەین زانین ئەم شەو ناوی کێ دینا محەممەد لە ئاکرێ پێم خۆش بوو دینا دەرچوو کچەکەیم ژنایی دینە لەبەرەوە دینا محەممەد لە ئاکرێ بەڵێ بێگومان دیناخان پیرۆزە سەرسەر شاشەکە ژمارەیەگە نووسرێت دنیا هاوڕیان پێمان دەڵێن ناوی دنیا بووە بەس لای خۆمان ئێمە نووسیمانە دینە دیارە بە هەڵە نووسیمانە یەکەین بە دنیا بەڵام دینا و دنیا وابزانم یەک واوی فەرقا چاکیەکەین یەکەین بە دنیا محەممەد لە ئاکرێ دەستخۆش بۆ برایانی کۆنتترۆل ئەو ژمارەی کە لەسەر شاشەکەیە دنیاخان پەیوەندی پێوە بکە و زانیاری کەسەکانی خۆتیان پێ بڵە بۆی کە بتخێنە تیر و پشکی مانگی ڕەمەزانەوە. بەڵازان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی میهری ڕەمەزانی ئەم شەویشمان پێشکەشکردن لە خوای گەورە دەپارڕینەوە کە تاعات و ڕۆژوتان قوبول بێت ئینشاءڵڵا تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ. زۆر سپاس بۆ برایانی پشتی کامێرە برایانی ژووری کۆنتترۆڵی پەخش هەروەها ئامادەکاری بەرنامە تا شەوێکی تر و ئەڵلقەیەکی دیکە هەموو لایەک بەخوای گەورە سپێرین لە دوعاکانتان بێبەشمان مەکەن خواتان لەگەڵ خواتان لەگەڵ. Thank you.